سڵاوتان لێبێت بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم شوان هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی پرۆگرامی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ کۆمەڵێک تەور و بڕگە و بابەتی نوێ و جیاوازمان بۆ ئامادەکردن بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت. زۆر سپاس شەیدا بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیز سڵاوتان لێبێ و ئارام و تەندروست باش بن. سپاس بۆخوا ئەم بەیانیش لە پەیامی ڕۆژەوە خدای گەورە دەرفەتی پێداین لە خزمەتان نابین بۆ پێشکەشکردنی کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز بە هاوکاری هاوکارانمان لە پەیامەوە. بۆ ئەمڕۆی پەیامی ڕۆژ دوو تەوەرەمان بۆ ئامادەکردوون، یەکێکیان بە تایبەتی بابەتی کەسایەتی مرۆڤە یاخود هەیمەنەی مرۆڤ لە نێو سۆسیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان لە هەرێمی کوردستان تا چەندێک بەها بۆ کەسێتی مرۆڤەکان ماوەتەوە وەروەها ئەو بارەدۆقیکەوە ئێساکە لە هەرێمی کوردستان دەگوزارێت لە چێوە سەرچاوی گرتووە و وەروە بۆچی بەم شێوەیە دەڕوات. یەکێکی تریش لەو بابەتانە دەمانەوێت قسەی لەسەر بکەین دروستکردنی ئالوەیەکی سەوزە و میوەیە لە شاری سلێمانی. ئەمەش گرفتی دروست کردووە لە نێوان نوێنەران و وەروە خاوەن کەرتەکانی ئالوەی کۆنی سلێمانی لەگەڵ ئەم ئالوێ نوێ و وەروەها باز لەوە دەکەن کە ڕەنگە زەرور نەبێ یاوە خود بە جۆرێک لە جۆرەکان دابەزاندن و لێدانە لەم ئەلوە نوێیە. قسە باز لەو بابەتەوە دەکەین بزانین ئەم گرفتانە لەکوێوە سەرچاویان گرتووە وەروەها بۆچی بەم شێوەیە گرفت لە نێوان هەردوو لایەن دروست بووە. وەڵە بەرزان لەگەڵم تەوەرانەشدا کۆمەڵێک راپۆرت و زانیاری و ڕاستەوخۆی پەیامنێرانمان دەبێت. سەرەتاش دەچینە لای ڕۆژی کەشوهای سەرجەم شار و شارەکانی هەرێمی کوردستان.
وڵای زان لە تەوەری یەکەمی پرۆگرامەکەمان قسە لەسەر نەمانی بەهای کەسیەتی مرۆڤ لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەکەین مەبەستیشمان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە هەرێمی کوردستان بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر کاروان عەبدوڵڵا ئەورامی ڕاستەوخۆ لە ستودیۆ لەگەڵمانەوە مامۆستا زۆر خێر بێن. سپاسانەکەم دەستان خۆش. گەر لەوە دەست پێ بکەین تۆڕە کۆمەڵایەتیەکان یان بە زاراوەیەکی تر فەزای مەجازی سۆسیال میدیا لە هەرێمی کوردستان وای لێ هاتووە دۆزینەوەی بەهای کەسایەتی مرۆڤ خەریکە نامێنێ وەروە ئەگەر بشمێنێ کەسایەتیەکە ساختەیە. ئەم بارەدۆخە بۆچی بەم شێوەیە دروست بۆچی بەهای وەروە کەسایەتی مرۆڤ لە سۆسیال میدیای کوردی بەم شێوەیە وێ نادەکرێت؟ بەڵێ زۆر سپاسانەکەم. دیارە بابەتەکە بابەتێکی هەنووکەییە و ئەم بابەتە قەت کۆنیش نابێ ئەم قەزیە لە میدیایە، چونکە ڕۆژ بە ڕۆژ ئەو خزمەت گوزاریانەیە نێو ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەوە نێو ئەم فەزایەوە زیاتر و فراوانترە بن. ئێمە لە مێژووی ڕۆژنامەگەری کوردیە جۆرێک لە ڕۆژنامەمان هەبوو بە ڕۆژنامەی زەرد ناوەبرا. ئەم ڕۆژنامەی زەردە لیبرالی و ئازادی کردبووە بیانوویەک پاساوێک بۆی بتوانێت دەست بگەێنێتە ژیانی هەموو تاکەکانەوە، بۆی بتوانێت هەموو کەس بکە بە کاڵایەک و بەکاری بێنێ، ژیانی تایبەت نەمێنێ، سنووری خێزانی تێک بشکێنێ، سنووری ناخی کەسایەتیەکان و تەعامل و هەڵسوکەوتی ڕۆژانەیان تێک بشکێنێ. ئەمە خۆشبەختانە تەمەنی زۆر نەبوو، تەمەنی کورد بوو. حتا ئەو پاڵپشتە بەهێزەی کە هەیە وەکو ئازادی بەکاریانە بۆ مرۆڤەکان نەیتوانی ئەمە بپارێزێ. یەکێک لەو سەبەبانەی کە نەیتوانی ئەمە بپارێزێ ئەوە بوو کە ئەمانە خاوەنداریەتیان هەبوو، ینی دیار بوون لە کوێوەیە سەرچاوەکانیان کەم بوو وشکرانەوە ڕاگیران، نەتوانە درێژە بە تەمەنی خۆیان بن. بەڵام ئێستا ئەم ئەسلوبە با بڵێن ئەم مێژووە دووبارە ئەبێتەوە بە پاڵپشتێکی بەهێزتر، جگەلەوەی کە پاڵپشتی ئازادی و باسکردن لە ئازادی و ئەمانی لەگەڵا پاڵپشتێکی بەهێزی تەکنەلۆژیای لەگەڵا وای کردووە کە هەمووان خاوەنی ئەمە بن. تۆ ناتوانانی هەمووان ڕاگری بڵێ ئیشمەکەن لە بەرەوەی خاوەنی ئەم قەزیان. لەبەرەوە هەمان ستایلی ڕۆژنامەی زەرد لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکانە بە پاڵپشتی تەکنەلۆژیایی بەڕێوە ئەچێتەوە. یەکێک لەو گرفتانەی کە ڕۆژنامەی زەرد دروستی کرد مەسەلەی شخصیەتی کەسایەتی و ژیانی تایبەتی خەڵکی بوو. وای کرد کە ئەمە ڕابگیرێت، کۆمەلگا ناتوانێت بەو شێوە بژی. لە هەمان حاڵەت لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە سەر هەڵەداتەوە بە جۆرێک کە بەهای کەسایەتی هەر کەس بیەوێ بەهای کەسایەتی شخصیتێک تێک بشکێنێ بە هەر جۆرێک بێ ئەتوانێت تێ بشکێنێ بۆ لەبەر ئەوەی ئەم تەکنەلۆژی و ڕێکاری کە پاڵپشتی ئەماکە ڕێزی بۆ ڕاستی زانیاریەکان نێشتوێتەوە، فرسەت نادا بە کەس بە دوی ڕاستی زانیاریەکانە بگەڕێ. بە یەک لەحزە هەموو ئەوەی کە ئەوێ بۆ تێکشکانی کەسایەتیەک بۆ باسکردن لە ڕووداوێک بۆ هەر قەزەیەک بێتوانێ بڵاوی کاتەوە بە خەڵکی بگەێنێ و ئەو بەهایە کەم کاتەوە کە هەیە. کەواتە تۆ پێ دوایە دروستکردنی ئەم پەیجانە ئایا کەسێکی لە پشتەوەیانەوە کە هەموو کەس بە ئاسانی ئەتوانێت پەیجێکی فەیک بدانێ یاخود فەیسبووکێک و بتوانێت سوکایەتی هەردوو کێر هەیە. هێندە ئاسانی کردوە تەکنەلۆژیا هەموو کەس دەتوانێت مامەڵەیە لەگەڵ خەڵکا بکە و لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتیانە بیکە. بەڵام بۆ هەموو کەسی تایبەتیان بڵێن کەسی ئاسایی ئەو ڕۆڵە زۆرەی نییە ناتوانێت ئەو بەهایە بەو شێوە بشکێنێ، چونکە هێزێکی ئەوتۆی مادی لە پشتێ کە بەردەوام لەسەرەمە ئیش بکات و ئیشتراک و سەرنجی خەڵکی زۆر لەسەر خۆی کۆ بکاتەوە. ئەوەی کە خاوەنداریەتێکی نادیاری کۆمەڵێک پەیچەکە یان کۆمەڵێکە کاون تەکات لەنێو تۆڕە کۆمەڵایەتیەکانە هێزێکی مادی هەیە کە خەڵکانێک بە تایبەت لە کۆمەڵگەی ئێمەیە کە ئێستا بێکاری زۆرە لە ناو گەنجانە خەڵکانێک ئەیکەن بەکاری خۆیان ئەمە ینی تەکنیکی بۆ دۆزنەوە بزەبت کاتێک کە تۆ ئەتەوێ ئیشی فیتەری بکەی دەبێ بچی زانستی ئەم فیتەریە فێربی بۆەوەی ئیشەکە بکەی. بەڵام کە من کۆمەڵێک گەنج بە شێوەیەکی بەرفراوانە خەمە ناوە میشەوە ئەگەڕێن لە بریەوەی زانستێک کۆمەلگاکە سوودی لێوەرگرێ بیدۆزنەوە چێت تەکنیکی ئێهانەکردنە دۆزێتەوە، تەکنیکی شکاندنی بەرامبەرە دۆزێتەوە. بەمە وەردەوام تەکنیکەکان زیاترە بن و تەکنەلۆژیاش هاوکارە ئەو کاتە پشتیوانی بەهێزتری هەیە و ئەو خاوەنداریەتەش لە ڕووی مادیەوە دامی ئەو شخصەکە دیسانەوە هەر پشتیوانی بۆ دۆزینەوەی تەکنیک پەخشبوونەوەی تەکنیکەکان و ئەمەش مشکلەی برۆدکاستی لە مشکلەی پەخشی لە ئەعلامانە هێشتووە. بۆ دەستگایەکی وەکو BBC بیت لەوە کاتەوەڵێتر من پێویست ناکە کەناڵێکمە بێ ناوی بنێم BBC، پێویست ناکە من بێم لۆگۆیەکمە بێ بۆی کەناڵێکی پێ بناسێنم. ئەڵێ ئەمڕۆ کێشەی برۆدکاستمان نییە، ئەگەر دوێنێ کێشەیەوەمانە بوو چۆن فکرەکەمان بگەێنین بە خەڵک، چۆن ئەو هەموو خەڵکە لە بابەتەکەمان تێبگات لە هەواڵەکەمان لە پرۆگرامەکەمان ئەمڕۆ کێشەیەمان نییە. بەرهەمەکە دروستکە هەر بە ئاسانی فڕێرە ناو فەزای مەجازیەوە خەڵک بۆت بڵاوە کاتەوە.
جاران ئەگەر بم ویستایە کەسێک لە ڕێگەی میدیاوە بشکێن و بەهای دابەزێنم هاتمە وایە لەگەڵ میدیا فەرمیەکانە قسەم بکردایە لەگەڵ رادیۆ تەلەڤیزیۆن و ڕۆژنامەکانە کە ئەمانیش شتێکە بوو بە ناوی ئیتیکی ڕۆژنامەی قانونی ڕۆژنامەی ئەمانەی ڕائەگەر نەیەتوانی هیچ شتێ بکە بەس ئێستا ئەمە نییە ئەمە زۆر ئاسان بۆ تۆ نە ئیتیکی هەیە نە قانونی هەیە نە کەس دەتوانێت ڕێی لێ بگرێ بە ئاسانی ئەتوانێت ئیشەکەم بکاتە بەڕێستاوەکو پسپۆڕێکی باری ڕاگەاندن ئەمە ئەچێتە قاڵبی ڕاگەاندنەوە دەبینی مامۆستای ئاینی بێ مامۆستای پەروەردە بێ مامۆستای زانکۆ بێ میدیاکار بێ سیاسی بێ ئەگەر تۆزێک دەرکەوێت لە ناو کۆمەلگا مەرغوبێتێکی هەبێ بۆ بەیانیەکەی ڤیدۆیەک کەوا دژی بیرکردنەوەی خۆی دژی فکرەی خۆی بۆی دروست دەکرێت یاخۆت سینناریۆیەکی بۆ دروست دەکرێت بۆی پێی بشکێنرێت ئەمە ئیشی میدیایە ئەمە بۆ هاتۆتە ناو واز لە سینناریۆکە بێنە واز لە کۆمەڵە تەکنیک بێنە مرۆڤ قابلیەتی هەڵەی تایە یعنی ئەگەر بە درێژایی تەمەنی نەتوانێت هەڵێ بکاخۆ بێ بە فریشتە هەنی هەڵەیەنەکە ینی لە لەحزەیەکی تەمەنی ئەگەر هەڵەیەک ڕووبە ئەما بێ بە هەڵەیە کە بەردەوام لە تەمەنی ئەیڵێتەوە ئەو یەک جار کردوێتی لە تۆڕە کۆمەڵەکانە 10,000 جار بۆی دووبارەکرێتەوە ینی پێت وایە کە ئەم شخصیەتە بەردەوام خەریکی ئەم هەڵەیە بەردەوام ئەم هەڵەیە کە هەموو ڕۆژێک خەریکی ئەم تاوانانەیە لە کاتێکە ئەگەر تاوانێک بێ بەسەریا تێپەڕی بێ هەڵەیەک بێ قسەیەک بێ بە نەزانی کرابێ ئەمە بینیمان بۆ نمونە دکتۆرێکی بەڕێزیەت قسەیەکەکە کە هیچ مەبەستی لەوە نییە کە تۆڕە کۆمەڵایەکان بۆ نمونە بەو شێوەیە ئاڕاستی خەڵکیەکەنەوە لە میانی قسەکردنا وشەیەکی زیادە وشەیەکی کەمتر ئەمانە ڕوەدا سێرەکەی ئەبێ بە فەوزایەکی نێو تۆڕە کۆمەڵەکان بۆ داشکانی بەهای ئەم شخصیەتە حتا لە نێو سیاسیەکانی شاخوامانیش مرۆڤێکن لەوە چ لە هەندێک لەحظاتە هەڵە ڕووبە لە هەندێک حاڵەتە هەڵوێستا هەڵە ڕووبە دوجار دروست بکرێتەوە و هەڵەکە زەرێکی کۆمەڵایەتی نەیە بەڵام تۆڕە کۆمەڵایەتیەکان بەم هەڵەیە دەیان زەرری کۆمەڵایەتی لە شخصیەتەکە ئەدەنەوە من ئەمێ باسی یەک شت بکەم ئەمە بۆچی لە هەرێمی کوردستانە ڕووەدا خۆ لە دنیاشا هەیە ینی بەس هەرێمی کوردستان نییە بۆچی لەناو ئێمەیە بەم قەرە باڵخیە هەیە بۆچی ڕەچاوی هیچ شتێکی تیان ناکرێت ئاسمانی ئێمە کراوەیە لا ئێمە من هیچ کەس لەگەڵ ئازادی ڕەهای مرۆڤایەتیان نیە چونکە کۆمەڵکە تێکەشکی هەمیشە ناڵێن بۆ ئازادی هێندە پێڕاکێشەکە بەڕەکەی بەرامبەرت دانەگری بەقەی بەڕەکەی خۆت پێڕاکێشە با بەڕەکەت بۆ نمونە کەمێک زیاتر کرد بێ خۆ ناکرێویتر داگیر بکەیت کاتێ ئەم دەرگای فەزای مەجازیە بە ڕووی ئێمە یاکرێتەوە بەبێ هیچ قانون و ڕێسا و یاسا و سانسۆرێکە کرێتەوە جگە لەوە شواز لەوەش بێنە بەبێ هیچ بنیادی فەرهەنگیەکە کرێتەوە ئەمەیان کێشەیە هیچ مامەڵەیەکی فەرهەنگی بنیەیەکی فەرهەنگیمان لەگەڵ وەزعەکەیانە کە یێتە ناوەوە ئەو کاتە پەلە هاوێژی بۆ هەموو کنوکە لەبەرەکانی ئەم بابەتە لە هیچ وڵاتێکە هەموو خەدەمەتەکانی فەیسبوک کارانین لە هیچ وڵاتێکە حتا نقلی پۆستی فەیسبوک لە فەیسبوکەوە لە وڵاتانی تران ناهێڵدە یەکەم جار لە سێڤەری فەیسبوکە جێگیر بێ لە سێڤەری وڵاتی خۆیان جێگیرە بێ بۆی بزانێ ئەمە لەگەڵ فەرهەنگایەتی ئەمە گونجێ ناگونجێ ڕەنگە ئەماندە حاڵەتی سانسۆری ناتەن دروست ڕووبا بەڵام لە کۆمەلگا پێویستی بەمەیە چونکە ئەمە بەرفراوان بووە پێویستە لە ئەندە حاڵەتا کۆنتترۆل بکرێت ئێمە هیچ شتێکمان نییە نە سێڤەری ئەحتیاطمانەیە بۆ خۆمان وەریگرین ناتوانین ڕێگری لە سێڤەرەکە بکەین ناتوانین ڕێگری لە پۆستەکان بکەین ئێمە بەبێ فەرهەنگانە چوونەتە ناو بابەتێکەوە کە زۆر پێویستی بنەمای فەرەنگی و ئیتیکی هەیە زۆر ئێمە بەبێ هیچ ئەمانە چوین وهی ڕەچاوی هیچیش ناکەین حتا بۆ بە حاڵەتێک ئێمە ناخی خۆمانی پێ دەرەبڕین خۆی عادەتەن مرۆڤ ناخ و ڕەفتاری کەمێ جیاوازی هەیە یعنی ئەگەر لە ناختا بابەتێکە بێت لەگەڵ بەرامبەرەکەتە لە ڕەفتارە لەوە چ ئێمە ڕنگ نەداتەوە سەلام و کەلامەکەی پێ بکە و لە ناخیشتا ڕخت لێ بێ یان خۆشت بێ و نەشوێری پێشی ڕەفتارێکی خۆشەویستانی لەگەڵا بکەیت بەڵام ئەمە بووە بە دەربڕینی ناخ ینی لە دەرەوە کە چوویە دەرەوە ترست لەوە هەیە ئەو سەلام و کەلام و خۆشویستین کە دەرت بڕیوە جۆرێکی تر پێ بۆت بەیان کاتەوە لە تۆڕە کۆمەڵەکانە جۆرێک تر دەری ببڕێتەوە بۆت بەهات بشکێنێ ئەو بەهایی کە ڕوبەڕوو هەتە لە تۆڕە کۆمەڵەکانە نیتە بەرامبەر بە کەسەکە ئێمە هەمووی پێویستی بە بنیەی فەرەنگی تەعامل لەگەڵ یەک و پێکەوە ژیان و ئەمانەیە کە هەت بێ کە ئێمە نیمانە لەگەڵ ئەم بابەتە ینی بارودۆخەکە وای لێ هاتووە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەندێک وڵات بیر لەوە بکەنەوە لە ئەنتەرنێتی نێودەوڵەتی بێنە دەرەوە بۆ خۆی لە ناو وڵاتەکەی خۆیان تۆڕێکی کۆمەڵایەتیە بێ بۆ نمونەوەکو چین پێشتر ئەمەی کردووە فەڕەنسا و ڕووسیەوەمانە لە بیری ئەمەیان کە بێن ئەمە بکەن لە تۆڕی کۆمەڵایەتی نێودەوڵەتی بچنە دەرەوە خۆیان بۆ خۆیان تۆڕی کۆمەڵایەتیانە بێ لەبەرەوەی حەداقل من لەگەڵ کوردێک ئامامەڵاکەم هەما هاو فەرهەنگین وەکو یەک خێزانەمان خێزانێکی گەورە ئەمانەیە بشین و هەندێشت هەیە
ماوەستا ڕەنگە گەر باس لە چارەسەر بکرێ هەنێ چارەسەرە بێ زۆر بە خێرایی وەڵام بدەنەوە هەنێکیشی پێویستی بە کاتە بۆ نمونە کۆمەڵگا ڕۆشنبیرکردن فەرهەنگکردنی کۆمەلگا ڕەنگە بە 10 ڕۆژ و 5 ڕۆژ و بە 10 ساڵیش نەکرێت جیلێکی کامی بێ بۆی تۆ کەسێک فەرهەنگی بەرەمبێنی پەروەردەی بکەیت بەڵام ینی حکوومەت نازانم پارلەمان کە بۆ بەسیت یانشتی زۆر سادە دەیکەنە هەڵا و دەیان چیرۆکەیە ڕۆژانە دەیتێنەوە ینی لەمە خەتەرتر و مەترسیدارتر هەیە بۆ کۆمەلگا ئەم فەزا مەجازیە بەم شێوە ناتوان دووسێ یاسایانی بۆچی ینی ئەگەر ئەمە نەکرێ باش نییە خۆی ڕاستە هەندێک کار هەیە توولانی و کاتیەوێ نەرمە بێ ئیشی لەسەر بکەی وەکو بنیەی فەرهەنگی بەڵام نەشەمەشی دیارە تۆ ئایا ئەمە ئیشی لەسەر کرێیان ناکێشکەوەیە کە بیرکردنەوە ئیش لەسەرکردنی هەر نییە بەڵام خۆی یاسادانان ئیجراکردنی یاساکان ئەم کاتە زۆرەی ناوێ بڵێ وڵا استراتیژی و 20 ساڵی ترەتوانم ئیجرایکەم لەمەوەی مانگێک کاتوانی ئەمە ئیجراکەی بەسەر کۆمپانیەکانە بیسەبێنی هەندێک خەدەماتی ڕاگیرێ هەندێک حاڵەتێ سزا ئەدرێ هەندێک شتێ لە دادگاکانە یەکلایی ئەکرێتەوە کاتێک کە دادگاکان دەستیان دایە ئەم کەیسانە وردەوردە کەیسەکان لەناو کۆمەلگایە کەمەکەنەوە کەیسەکان ڕاگیرن اینجا ئاشتەوایی سیاسی و کۆمەڵاتی لەناو خەڵکا کۆمەڵێک پۆستی نابەجێ ئەسرێتەوە خۆی ئۆتۆماتیکی بەڵام تۆ هەموو کاتێک فەزای سیاسیت ئالۆز و دژوار و پێکدادان و ینی هەر فەزای سیاسیە فەزا مەجازیەکەی بەم شێوەیە ئالۆز کردووە تۆ فەزا سیاسەکەت ڕێک خست پێویست بەوە نیست 100 ساڵ بۆسی تا فەزای سیاسی ڕێک بێتەوە ئەتوانی لە هەفتەیەکا پەیوەندیەکان ڕێکەیتەوە و فەزای مەجازیشت بۆ ڕێکە بێتەوە ینی کێشەکە تەنها لە بەکارهێنەرەکانە نییە کێشەکە تەنها لەو فەزایە کە لە پەرلەمانە هەیە لە حکوومەتە هەیە لە دادگاکانە هەیە لە ناوەندەکانی خوێندنە هەیە هەر یەکەوە فەزای خۆی ڕێکخاتەوە ئەم هەرم فەزایە جێتە مەجازیشەوە دروستیەکەنەوە لەبەرەوە توانی ئەمە زوو چارەسەر بکرێت کاتان پێیجانە بە چەند ڕێگاتوان کە ئاوا کەسایەتی مرۆڤەکان بشکێن لەوانەیە تاکێک لە ڕێگەی مەسجەوە بێ بەڵام هۆشیاری نەبێ ئاگاداری نەبێت نەزانێت کە ئەم بەرامبەر ئەوێت کەرامەت و ڕۆژ بە ڕۆژ و تەکنیکانە زیادە بن بۆ شکاندنی کەسی بەرامبەر بەبەستی بەرامبەر چۆن بزانێت چۆن هۆشیار بێت چۆن خۆی بپارێزێت ینی لەو پەڕی وشیاریە تاک ئیش بکە وەکوتم مرۆڤ لە تەمەنی هەر خاوەنی هەڵەیەک بێ بەڵام ناچاری تۆ ناچاری لەم بارودۆخەیە لە پێگەی خۆتا خۆت بگریتەوە بۆەوەی لە زۆرێک لە هەڵە بچووکەکان لەو هەڵانەی کە هەنوو ئەبنە بە بابەتی تۆڕە کۆمەڵایەتیەکان تۆ بە دوورکەویتەوە ینی شخصیەتەکان ویان لێ هاتۆ بە تایبەت لە هەندێک پێگەی تایبەتی کۆمەڵایەتی زانستیە کە ناتوانێت هەموو تەعاملێک لەگەڵ کەسە بەرامبەرەکەی بکە حتا پزیشکێک ناتوانێت هەموو تەعاملێک لەگەڵ نەخۆشەکەی بکە ینی پێی وایە لەوە لە زاویەیەکەوە ئەم تەعاملە بە جۆرێکی تر وێنە بگیرێت و بەهای کەساتی ئەم شخصی سبێنێ پێ بشکێنرێتەوە لە کاتێکا کە خۆمان نەزانین هەر زاویەیەک لە وێنەگرتنێکە واتا و مانایەکە بەخشێ لەوە لەو پەڕی سۆز و خۆشەویستی بکاتە ئەو پەڕی ڕق و بەبەزەی و هەڵە بۆ نمونە بەرامبەر بەو شخصیەتەوە پێی بشکێنێ لەبەرەوە تەکنیک زۆر لە خزمەتی ئەم بابەتەیە وەکوتمەوانش کە ئیشەکەن بە دوی ئەم تەکنیکانەیەشن ڕۆژ بە ڕۆژ بە دوی تەکنیکێکاچن کە سەرنجی خەڵک ڕابگرن ڕابکێشن بۆ خۆیان بەو شێوایی کە هەیە و ئەم سەرنجەش هەر بەم سەرنجانەیە کە ساتێکە تێکەشێنێ من کە خاوەنی دەیەها سەرنجی خەڵکم لای خۆم کۆ کردوێتەوە بە ئاسانی ئەتوانم ینی هەڕەشەکەم بەهێزترە لە تۆ بڵێم کە ساعتی تێکەشکێنم ئەگەر یەکێک پەیجێکی لاواز هەڕەشە بکات تۆ لەوە لی نەترسی بەڵام کە پەیجێکی بەهێزە بێ ینی ئەمە قدرەتی هێزی هەیە قدرەتی سەرنجی هەیە سەرنجی خەڵک قدرەتی لایکی هەیە قدرەتی کۆمنتی هەیە تۆی پێ ئەترسێنەوە ئیشێکی خۆشیەکە هەتا ئێمە لە کۆمەلگای ئێستا لە نێو تۆڕە کۆمەڵاتەکانە گروپ دروست بۆ ئەم حاڵەتانە ناوی خۆیان ناوە کۆمپانیا ینی بە دووی هەموو کاراکتەرەکانی یەخاتە گەڕ بۆی بە دووی هەڵی شخصێتێکا بگەڕێ دوای پێی بفرۆشێتەوە ینی وەکو پارەکەوێتە دەستی ئەم پارەیەش قەت سەرف نابێ ئەیگۆڕیتەوە بە دینار و دۆلار بەڵام هەر لای خۆش دەمێنێتەوە سبەینێشی گۆڕێتەوە دوو سبەینێشی گۆڕێتەوە یخۆمە هەر ناکرێت و تازە ئەکرێتەوە ینی وەکو وتمە لەوە چێ باجی هەموو ژیانە دو هەڵەیەک بی لە کاتێکا ژیانی مرۆڤایەتی و کۆمەلگا ئەمە ناخوازێ حاڵا هەیە و داوای لێبوردون هەیە و چاکبوون هەیە و خراببوونەوە هەیە و ناکرێ هەموو ژیانت لە نێو هەڵەیەکا بخولێتەوە بەس تۆڕە کۆمەڵایەتیەکان فەزای مەجازی ئەم بنیەی دروست کردووە کە هەموو ژیانت لە دەبڕم ینی ئەم بابەتە کە هەیە ینی لێ کۆڵەرێک هەر لای خۆمان میوان بوو باسی لەوەی دەکرد هیچ سیاسیەک هیچ
ڕۆشنبیرێک هونەرمەندێک ڕۆژنامە نووسێک لە کوردستانی ئیلا ئەگەر بە پۆستێکیش بووە تۆمە تێگا خود هەڵەیەکی واقعی کە خۆی ئەنجامیدا بهێناویانەتەوە بەرباس یعنی هیچ کەسێک نییە بەس ئەوەندەی دەربکەوێ قسە بکات ئەبێ شتێکی بۆ دروست کەواتە ئەم کللتورە پێت وایە ئیتر بەرەبەرە کاڵ بێتەوە یان بە معنای ئەوەی ناکلت خودی فڕۆسەکە بەردەوام بێ بەس بۆ نمونە سبەیڵن فلان کەس وای کردەوە یان ئیتر زۆر سەرنج ڕاکێژ نەبێ یان ئەمە تاکی بەردەوام بێت ئەمە شۆڕشێکی بەهێزی فەرهەنگسازیە لەو لایەنەوە ئەگەر شۆڕشێکی تر بەرامبەر بەمە نەبێ بۆ فەرهەنگسازیەکی تەندروست ئەمە زۆر گەشە ئەکات و وردە بێ بە بوونی فەرهەنگی و ئیتر تۆ بێ ئەگەر بتەوێ کەس هیچت لەسەر نەڵێ و کەس هیچت بەرامبەر نەڵێ لە کۆمەلگا بیتە دەرەوە لە کوچەیەکا بۆ خۆت بشیت و کەس نەتناسێ یەک لە بەرژەوەندی یەک تاکە کەسدا لەبەرەوەی ئەو تاکە کەسە وەکو خاوەنددارێتێکی چەناڵێکی میدیایی وایە ئەشێ مامەڵەت لەگەڵا بکاتەوە و خۆشی ون ئەکات ینی تۆ ناتوانانی لە ڕێی دادگاوە بێ یەخێ بگری ئەگەر بۆ نمونە کۆمپانیەکان هاوکارت نەبن کۆمپانیای گەیاندن و ئەنتەرنێت تۆمانە هاوکارت نەبن ناتوانانی بیدۆزیت تۆ خۆی ونەکە خاوەنددارێتێکی نادیارە و هێزیشی پێەیە هێزەکەی سەرنج و دیدی خەڵکە لەسەری بینەریەتی ئەوانەی کە مامەڵەی لەگەڵاکەن هاوڕێیەتی چیەتی ئەم هێزەی لەدەسەوە ئەتوانێت مامەڵەی شەکەی خۆشت بکە و تەنها ئەوەش نییە کە من ئەکاونتی خۆم بێت تۆ هاوڕێمی بیبینێ و تەواو نەجات بێ هی لە هی تۆ یەکێکتری بینە لەوی ترەوە بێ بە هێشویی ینی وردە ئەمینە زیاد دەکات لە یەکەوە بێ بە هەر هەزاری بۆ خۆی هەزاری تری بە دوایەیە ئەم تۆڕە هێشویە کە دروست بۆ بەم شێوەیە بە بەرفراوانی ئەو تۆمەتەی کە تۆ هەتا بڵاوی کاتەوەی گەیەندێ اینجا مەجای ئەوە نیە تۆ بگەڕێتەوە لەمە ینی ئەشێ ئەمە سیف کرابێ بمێنێتەوە سبێنێ نوێ بکرێتەوە هیچ مەجالێک نییە کە چوویە و فەزایەوە هیچ مەجالێکی گەڕانەوەی تیانە ئیلا ئەبێ فەرهەنگی لێبوردەیی فەرهەنگ لەوە تێبگەن کە مرۆڤ قابلی هەڵەیە چاکە بێتەوە ئەمانە لای خەڵک دروستکەی کە لێبوردەیی قبولکە ئەمانە چۆن دروست بکرێت ئەمانە ئەبێ شۆڕشێکی بە شۆڕشێکی بەهێزتری ناوەندی زانستی فەرهەنگی کۆمەڵایەتی و حتا پەرلەمان لە پشتی بێ حکومەت لە پشتی بێ بۆەوەی بتوانێت ئەمانە بکەن بە بوونی فەرهەنگی لەناو کۆمەڵگەکەیە دەوڵەتی وایە پێشەوەی نەک هەروە دەوڵەتەکان نەمیشە پێشەوەی ژێرخانی ئابووریان بەهێزکەن ژێرخانی فەرهەنگیان بەهێزەکەن چونکە ژێرخانی فەرهەنگی زۆر هاوکاری ژێرخانی ئابووریە ئەگەر تۆ بە مقدارێکی زۆری پارە بتوانی ژێرخانی ئابووریت بەهێزکەی بەڵام ژێرخانی فەرهەنگیت بەهێز بوو بە مقدارێکی کەمی پارە توانی ئەمیشە بکەیت بۆ نمونە ئەگەر لە ڕووی فەرهەنگیەوە تۆ لە ماڵەکەت تا فێربووبی کە کارەبا کەم بەکاربێنی ئەو کاتە هەم ماڵەکەت ڕووناکە هەم بەردەوام پارەی کارە باشت هەیەبیدەی بەڵام ئەگەر ئەم بوونیە فەرهەنگیت نەبوو هەموو دەورانێک تۆ پارەی زیاتری شەیی و بەردەوام ماڵەکەشت ڕووناک نابێتەوە بۆ لەبەرەوە ڕووناکیەکە بۆ جوانی بەکارێنی بۆ ڕووناکی ماڵەکە بەکاری نانیتەوە پارەی زیاتریش پێشکەش بەماکە بوونی فەرهەنگی ئەمەیە هەم شتەکە سوودی هەیە و هەم ئەگەر ئەم بوونی فەرهەنگیە بنیاد ننرێت و هەر بەم شێوازە بەردەوام بێت مەترسێکی مەترسی ئەمە وەکوتم جیلەکان ئێستا کۆمەلگا دابشوە بەسەر چەند جیلێکا وە جیلی تەمەن نزیک 4G و 3G و 5G بۆ ئەمە لە ڕووی تەکنۆلۆژیەوە جیاوازە بەڵام لە ڕووی کۆمەڵایەتیەوە جیلی سێم و چوارم و پێنجەم هەمووی بەسراونەتەوە بە گەشەکانی تەکنۆلۆژیەوە ئەو جیلانەی کە ئێمە ناویانێن 4G لەگەڵ 3G تەمەنیان زۆر جیاواز نییە بەڵام قەیرانن بۆ یەکتری بەڵام یەکتری قبول ناکەن ینی پێش ئەوەی کە ئەم دابشکردنە بێ تەمەن 12 ساڵێک هەمیشە تەمەن 50 ساڵەکەشی قبول بوو تەمەن 6 ساڵەکەشی قبول بوو بەڵام ئێستا تەمەن 12 ساڵێک تەمەن 25 ساڵی قبول نییە بۆ لەبەرەوەی فەرهەنگێکی نییە ئەمانە پێکەوە بەسێتەوە چی هەیە هەموو ئەم تەکنۆلۆژیایە کە لە بەردەسایەتی ئەو فەرهەنگای کە ئەوە دروستیەکە لە بەردەسایەتی کە ئەمەی قبول نییە لەبەرەوە من قەناعەتم وابوو لە شوێنی تریش وتومە باوک مردن لای کەسێکی تەمەن 40 ساڵ کە باوکی ئەمریوازانە پشتی شکاوە وابزان زۆر ناڕەحەتەوە وەزەکەوازانە ناتوانێت ژیان بکە بەس ئێستا لە تەمەن 25 ساڵێکەوە نییە لە تەمەن 25 ساڵێکە نەزری جیاوازە لەوە چێ باوک لە بەردەمیان قەیران بێ لەبەرەوەی لە فەرهەنگیگەل فەرەنگی ئەوە ناگونجێ لەگەڵ ژیانی ئەوە ناگونجێ ئەگەر ئەو شۆڕشە نەبێت کە من باسێکم بۆ فەرهەنگسازی ئەم تەکنەلۆژیا و فەزا مەجازیە ژیانسازیەکەنەوە ئەنەخشێنێ بۆ ئەو خەڵکە کە ژیان کورت دەکاتەوە بۆی ئەو ژیانی کە ئێمە بە پێکەوە ژیان و هاودەمی و هاوکاری باسیەکەین بۆ 10 تا 15 ساڵ لەو لایتر وەکو بڵێ ژیانی سەختە بێتەوە قەیرانە لە بەردەم ئەوانەی پێشکەوە کەواتە مامۆستا یعنی پەیامەت بۆ کێ هەیە بۆی ئەم شۆڕشە بە هەر کامێک ئێمە وەکو تاگ لە خۆمانەوە دەست پێ بکەین وەکو بە تایبەتیش کۆمەڵێک چین و جیل هەیە لە کۆمەلگایە زۆر ئەکتیڤن بۆ نمونە هەر مامۆستایەکی ئاینی دەرفەتی هەیە هەفتانە یان ماگانە 4 جار ڕەنگە
سەر و 1000 نەفەر 500 نەفەر ڕاستەوخۆ بە گوێ لێ بگرێت جگەلەوەی پەیامەکەی تۆمار دەکرێت و دەگاشتێکی باشە یعنی حکوومەت بۆچی نایەت بۆ دەم بابەتان زۆر جار دەبینی کێشەیەکی بچکۆلانەی شخصیش دروست دەبێت حکوومەت ئاڕاستەی هەموو وەزارەت و لایەنەکانە کات کە قسە لەسەرم بابەتە بکەن لە کاتێکا کۆمەلگاکەمان خەریکە هەموو کۆمەڵناسەکان دەڵێن بەرەو داتەپینەڕوە یعنی ئیش لەسەرەوە نەکرێ ئەم شۆڕشە ئێوە باسی دەکەن مەسەن دەست پێ نەکرێ هەریش تاگ وشیار بکرێتەوە و هیچ زیاتر نانێ بەس وشیاری تاک ئێمە چەند ڕێگەیەکمان هەیە چەند ئیشێک هەیە یەکێ لەوانە ساختکردنەوەیان تەندروستکردنی فەزا واقعیەکان فەزای واقعی سیاسیمان تەندروست بکرێتەوە کۆمەڵایەتیمان تەندروست بکرێتەوە هەموو جیلەکان وردە وردە تا ئاگاتە سندیکاکان هەوڵ بن فەزا واقعیەکە ڕێک بکەنەوە مامۆسایانی ئاینی لەگەڵ خەڵکا کۆمەڵێک فەزای واقعی ڕێککەتەوە بۆی فەزای مەجازی کۆمەڵێک شتیەتیای داڕمێ کە ئەمە ڕێککرایەوە ئینجا بێ ناوەندە تەشریعیەکان پێشەوەی چونکە فەرهەنگ درەنگ بنیادەنرێ پێشەوە کۆمەڵێک بنەمای یاسایی ثابت بکرێ بۆ ئەوەی مامەڵە لەگەڵەوەیە لە ڕووی بنەمای یاسایەکانەوە بکرێ اینجا حکوومەت پشتیوانی ئەمانە بکە کۆمەڵێک شتێ اینجا فەرهەنگ سازەکانیش بە پشتیوانی ئەمانە ئیش بکەن لەسەر دروستکردنەوەی فەرهەنگ ساز کێ لە دنیاە میدیایە زانایانی ئاینیە زانایانی کۆمەڵناسیە خێزانە خوێندنگا و ناوەندە ئەکادیمیەکانە ئەمانە فەرهەنگ دروستەکەن لە ناو کۆمەلگایە ئەمان وردە وردە دەست پێ بکەن بە پشتیوانی یاساکان ئیجراکردنی یاساکان و دادگاکان و ئاشتەوایی کۆمەڵایەتی و ڕێخستنەوەی فەزای واقعی نێو کۆمەلگا بەڵێ زۆر بەڕێز مامۆستاکارانم دڵا مامۆستای زانکۆ زۆر سپاس بە ئامادەبوون سپاسانەکەم سەرکەوتووە بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست دەچینە لای ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوە لاتان و لەگەڵتان بەردەوام دەکەین تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بەخێر بن بۆ پرۆژەی برانبازار پرۆژەی برانبازار لە ناوهۆڵی کارگەیچگەری سلێمانی با بەشداری چەندین کۆمپانیای ناوخۆیی و دەرەکی وەکو وڵاتانی مسر و سعودیە و سریلانکا و ئۆکرانیا و عێراق و ئێران لەم پرۆژەیەدا چەندین بەرهەمی خۆماڵی و کوردەواری و کەلوپەلی ناوماڵوبوون و ئارایشتی خانمانبوونی هەیە پرۆژەی برانبازار تاکو بەرواری حوتی 2021 ڕۆژانە لا کاتژمێر 10 سەر لە بەیانی تاوەکو نوێی شەو کراوە دەبێت لە هۆڵی کارگەیچگەری سلێمانی برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخری شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان ئەم برنجە دەنەکخرا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆلسترۆڵت نەبێ چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کواگەکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی سەرجەم بەرهەمەکانی لە 100% حەڵاڵ و بەپێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و تشاری بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات.
ئیست میدلند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکانت و دڵنیابە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلند فود لە شاری نۆتینگهام. بە باشترین کواڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین. کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنتترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێ ڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. خۆشترین و باشترین جە بە ساڵ دەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جوبسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر. ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی هەمویان. بە دنیایەوە هەمویان. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان و خۆشەویستان، بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاراستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان. پرسیارەکەشمان دەڵێت هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لەی جبسێکی ترا نەم خواردووە؟ ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکەن خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژارنە ڕاستەکە جبسی نینی. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیا بمنینیە ئەو جبسەی وێنەی نییە. کەرتامێکی بێخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە. بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە. ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی. باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە. بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات، باشترین جێگرەوە کۆنفیلاکە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. وەڵە بەڕێزان بۆ وەرگرتنی زانیاری و کار و چالاکیەکانی سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دەچینە بڕگەی پەیامنێران و سەرەتاش دەچینە لای پەیامنێرمان ئیدریس محەممەد لە هەولێرەوە. ئیدریس سڵاوی خوای گەورەت لێ بێم کاتت باش. گرنگترین زانیاری و کار و چالاکیەکان لای تۆ چین؟ فەرموو. سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە سەرجەم بینێنانی بەڕێزی کەناڵی یاسمانی پێیان بەڵێ ئێستا ناوەندی زانکۆ پەیمانگەک لە ناوەندی زانکۆ پەیمانگەکانی شاری هەولێر هەسڵاون بە ئەنجامدانی کار و چالاکیەک بە ناوی پرۆژەی سمبولی نور. وا بڕیارە لەم پرۆژەیەدا لچک و گوڵ دەبخشنەوە بەسەر ئەو خاتونانەیەکەوە بڕیاری باڵاپۆشیان داوە یاخود بڕیاری باڵاپۆشی دەدەن لە ماوەی ڕابردووشدا. ئەم پرۆژەیە لە ماوەی چەندی ساڵی ڕابردوو ئەم پرۆژەیە بەردەوامی هەبووە. ئەم ساڵیش بەردەوامیان پێداوامن بۆ زانیار زیاتر دەستمە لای بەرپرسی زانکۆ پەیمانگەکانی شاری هەولێر کاک عەبدوڕەحمان جەودەت. کاک عەبدوڕەحمان سڵاو دەبێت تو بێتە ئێرە پێم بڵێ ماوەی چەند ساڵە ئەم پرۆژەیە بەردەوامە. ئێوە چیتان کردووە دیاری بۆ ئەو خاتونانێکەوە بڕیاری باڵاپۆشیان داوە؟
سەرەتا بەناوی خۆی گەورە میهرەبان بە خێراتنی هەمولایەک دەکەم بە خێرێن سەرچاوان ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەکو پاشان وەکو ناوەندی زانکۆ پەیمانکان ڕێکخراوی قوتابیانی کوردستان ناوەندی هەولێر بین هەڵساین وەکو بڵێ ڕێکخراوی قوتابیانی کوردستان ساڵانە پرۆژێکی بە ناوی پرۆژەی سمبولی نور کە بە ماوەی 13 ساڵە پرۆژەیە بەردەوامی هەیە لە ساڵی 2008ەوە ئەو پرۆژەیە دەستی پێکردووە و هەتا ئێستاش بەردەوام بووە ساڵانە لە ڕێ ئەو پرۆژەوە ئەو خوشکانێکەوە بڕیاری باڵاپۆشیانداوە یاخود بڕیاری باڵاپۆشی دەدەن لە ڕێ ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە چەند شتێکیان وەکو دیاری پێدەبەخشن و یەکەم وەکو دەستخۆشیێک ئەوە فەزڵی خی گەورەیەکەوە ئەو ڕێیان هەڵبژاردووە پاشانیش سەرپۆشە و پرۆشەرە و هەندێک بابەتی ترە هەر ساڵە بە زۆر و بابەتێکی جیاوازتر. زۆر باشە ئێوە لەم ساڵدا چەندتان ئامادە کردەوە بۆ چەند خاتون ئامادە سازیتان کردو بۆی دیاریان پێ بدەن. وڵی بۆ مەسەرەی تهدیدمان نەکردو بزەبت چەندە بەس سەر و لە سەد دانا وەکو سەرپۆش ئامادەکراوە وەکو شخصیش دیاریمان نەکردووە چونکو ئێمە بڵێ حڕیەتەکەمان داوەتەوە دەست خۆیان بۆیە تهدیدکردنی شخص وەکو هین دیاریمان نەکرد دوای پرۆژەکە ئەلان دەکرێت چەند کەس بڕیاری باڵەپۆشیان داوە وەکو ناوەندی زانکۆکان. دەستان خۆش بێت بەڵێ من دەمەوێت بسمەلایەکێک لەو خاتونانەی ترکەوە وا بڕیارە لە پرۆژەکەدا هاوکار بن سڵاوتان لێ بێت ئێوە بڕیاری چیسیان داوە بۆچی لێرەن. سەرتا بەناوی خی گەورە ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە پرۆژەی سمبولی نور ساڵانە پرۆژەیەمان بێ لە ئەم پرۆژەی سمبولی نور لە 13 ساڵ لەمە پێش لە 2010 دامەزراوە کە چەندین خانمینە باڵاپۆش توانێتی سوود لەم پرۆژەی ئێمە وەربگرن الحەمدولله لە سەرجەم ناوەندەکان بە گروتینێکی بەرچاوە ئێمە هەڵسین بە ئەنجامدانی ئەم پرۆژێ. ئێوە لێرە بەسەر چێ دابەشی دەکەن ئەم لچک و ئەم دیاریانە بەسەر و خاتونانی کە باڵاپۆشن بۆی زیاتر سوودمەند من لێمان و سوود لەم پرۆژێ ببینن. دەستان خۆش بێت زۆر سپاس دەکەم بەڵێ هاوکارانم بڵێ ئەمە بەشێک لە زانیاریەکان سەبارەت بە ئەم یاری پرۆژەی سمبولی نور کە لە شاری هەولێر بەڕێوە دەچێت. زۆر سپاس بۆ پەیامنەرمانی دریز محەممەد سپاس بۆ تاڵی زانیاریەکان. بەڵای زانشینە لای هاوکارمان ڕامیار عوسمان لە سلێمانیەوە لەگەڵمانە. ڕامیار سڵاوت لێبێ و ئێستا تۆ لەکوێ و چالاکیی تێدا بەشداری ئەگەر بۆمان بگوازیتەوە. ئەمڕۆ ینی لە شاری سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کۆتایی هێناوە بە خولێکی خەیاتی دوورمانی بۆ بەشێک لەو ئافرەتانی کە بەشدار بوون لە خولەکەیە دیارە ئەمڕۆ کۆتایی بە خولەکە هاتووە و مەراسیمێکیان بۆیان ساز کردووە ئەو جلوبەرگانەی کە لە خولەکەیە ئامادەیان کردو دووریانە لێرە ینی نمایشیان کردو ئەوروە ئاهەنگێکی بچووکیان بۆ ساز کردوون ئەوانەی کە بەشدارن لێرە دیارە ڕێکخراوی خوشکان ئەو خولانی کە دەیکاتەوە بەردەوام خولی خەیاتی و کۆمەڵە خولی پەروەدە و پێگەیاندنە کە بۆ خوشکان دەیکاتەوە لێرە دەمەوێت بچمە لای نەخشین خان کە بەرپرسی ئەم پرۆژەیە کە خولی خەیاتیە نەخشین خان سڵاوی خوا لێ بێ سوپاس سپاس مەمنونم ئەم خولا چەند کەس بەشدار بوو ئەمڕۆ کۆتایی هاتووە دوای ئەوە مەسەلەن ئێوە چیان بۆ یەکەنەوەی کە بەشدار بوون لە خولەکەی ئەوانەی کە بەشدار بوون کێ بوون. بەڵێ ئەم خولە نزیکەی 16 کەس بەشدار بووتیایە اینجا بەتەمای ئینشەڵا خودوای ئەمیش خولیکە هەر بەردەوام بکەینەوانێ ئەم خولە تەوان ئێمەکەینەوانێ بە پارەیەکی کەم لە شوێنانێکەنەوە بە 50,000 45,000 ئێمە نەفەری 15,000مان وەرگرتووە 5,000 بۆ شادەکانیان لێرە هەدەفی ئێمە ئەوەیە کە خەڵک زانستی زیاد کات و ڕۆشنبیری زیاد کات و بتوانێت پێداویستی ماڵی خۆی جێبەجێ کات پێویستی بە خەیات و بە کەسی کە نەبێتوە خەیاتیش بەڕاستی میهنەیەەکە ئینسان نەتوانێت ئەگەر بەجددی ئیشی تیا بکاتوانێ بژێی ماڵی خۆی پێدەکات. ئەوانەی وەکو نازم ئاماژەت پێکریانە بەڵام چەند کەس بەشدار بوون لەو خولەیەوە ینی خولی تریش لە ڕێوێ بکرێتەوە یاخود بەڵێ ئەم خولە 16 کەس بەشدار بووتیایە 15 ڕۆژی خایاند ڕۆژانە ئێمە مامۆستاکەیان بەڕاستی الحەمدوللا لێ هاتووە ڕۆژانە لەبەر چای خۆیان شتەکە ئەبڕێت و ئەی بدورێت لەبەر چایان بە مەکینەکە بۆ ڕۆژی داهاتوو داوایان لێکاڵێەوەش و کۆمەبی درون و بۆم بێنەوەە ینی ئەمانەی کە بەشدار بوون خەیات بوونیان خەیات نەبوون خەیات نەبوون هیانەکەمێ خەیاتیە بۆ هاشی چی نەزانیوەنەوەڵە ئیتر ئاوا بەپێی ینی توانن ئیشی خۆیان بکەن لە ماڵەوە لە دوای ئەم خولەوە وڵایتەوە ئیشەکانیان ئارەوە توان چکی ئەم لە بیدایەتەوە ئیتر هەرچی پێویستکە بۆ جلوبەرگە بۆ ئینسان
فێری کردوون ئیتر لە دوای ئەمەش بە تەمای خولی پێشکەوتم بکەینەوانێ بۆ نمونە خولی جلی دەرەوە زیاتر بڵین هەنگایەک پێشتر ئەم مەرحەلێ بەجێڵن هەنگای تا نوێتەکەینەوە ئینشاءالله. ئاستی ڕازیبوونی ئەوانەی کە بەشدار بوون لە خولەکە چۆن بوو بەگشتی؟ وڵی تر حەزەکەیم خۆش دێکێکە بیان دوێنی هەم لە ڕووی بیناکۆکە ئێمە لێرە داماناوە هەم لە ڕووی مامۆساکەیانەوە هەم لە ڕووی هەڵسکۆت و قسەکردنی ئێمە لەگەڵیانە ئەوە توانین ئینشاءالله لە خۆیان وەرگری ڕێی خۆیان وەرگری. بەڵێ دەست خۆش بێ بە هیوای سەرکەوتن ینی زۆر سپاس مەمنون ئەوانەی کە بەشدارن ئێستا لێرن ژمارەیەکن بەشداریان کردووە وەکو ڕێکخراوی خوشکان ئاماژیان پێکرد لە داهاتوشدا خولی دیکە دەکەنەوە بۆ ئەو خوشکانی کە دایانەوە بەشدار بن لە خولەکان بۆی کە بتوانن ببن بە خاوەن پیشەیەک و ئیشێکی خۆیان لە داهاتوو کە ئەویش خەیاتیە لە ڕێگەی خەیاتیە بتوانن بشەی ماڵ مناڵیان دابین بکەن. بەڵێ بەڵێ زۆر سپاس بۆ پەیامدەرمان ڕامێر عوسمان سپاس بۆ زانیاریەکانت. بەڵاجان دەچینە لای زانیاریەک سەبارەت بە مێژووی و دروستبوونی دۆلار فەرمونون با پێکەوە بینەری. دۆلاری ئەمریکی. دۆلاری ئەمریکی جۆرێکە لە دراوەکانی جیهان کە لە ویلایەتە یەکگرتووەکان و پاناما و ئیکوادۆر و ئێلسالڤادۆر بەکاردەهێنرێت و لە زۆربەی وڵاتانی جیهان ئەم دراوە بە مەبەستی بازرگانی و گەشتکردن و کۆمەڵێک کاری تر بەکاری دەهێنن. بەچووکترین یەکەی دۆلار پێی دەڵێن سنت. دۆلار دراوێکە لە کاغەز دروست ناکرێت بەڵکو لە 175 لە لۆکە و لە 125 لە کەتانە. ڕۆژانە 8.9 تۆن مەرەکەب لە دروستکردنی دۆلار بەکاردەهێنرێت. تا ئێستا گەورەترین دراوی دۆلار کە چاپ کرابێت 100,000 دۆلار بووە. بۆ یەکەم جار و لە ساڵی 1992 یەکەم دۆلار لە ئەمریکا چاپ کرا. ئەو کاتە وەک ئێستا نەبوو کە تەنها لە کاغەزێک بێت بەڵکو 3 جۆر بوو. بە بەهاترین جۆریان لە زێر دروست کرابوو. جۆری مامناوەندەکەی لە زی و جۆری سێمیشی لە کانزای مەز دروست کرابوو. هەر لەو ساڵشدا وەک دراوی فەرمی ئەمریکا ناسێندرا. ئەم شێوازە بەردەوام بوو تا لە ساڵی 1861دا شەڕی ناوخۆ لە نێوان باکوور و باشووری ئەمریکا ڕوویدا و لەو کاتەدا حکوومەتی ناوەندی باکوور پێویستی بە پارە بوو. نەشی دەویست هەرچی زێڕوزیوی هەیە لە دەستی بدات بۆیە دۆلاری کاغەزی چاپ کرد کە ڕەنگێکی سەوزی هەبوو وەک ئەوەی ئێستا هەیە. تاوای لێهات لە کۆتایی شەڕەکەدا نزیکەی 461 ملیۆن دۆلار لە جۆری کاغەزی چاپکرا و دەرکرا بوو. دراوی دۆلار وێنەی چەندین سەرکردە و شوێنی مێژووی وڵاتان لە خۆ دەگرێت. ئەو کەسایەتیانش ڕۆڵی گەورەیان هەبووە لە پێشخستنی وڵاتەکەیاندا وەک وەفایەک بۆ دەستکەوت و ماندووبوونیان ناووێنەیان لە سەردراوەکان دەهێڵدرێتەوە. چەندین وێنەی کەسایەتی و سەرکردەکانی ئەمریکا لەسەر دراوی دۆلار بوونی هەیە. لێرەوە ئاشنایان دەبین. جۆرج واشنتن بە باوکی ڕۆحی ئەمریکان ناو دەبرێت. یەکەم سەرۆکیشە کە وێنەی لەسەر دراوی ئەو وڵاتە بوونی هەیە و یەکێک بوو لە شۆڕژگێڕە بەناوبانگەکانی ئەمریکا و بە دامەزرێنەری ئەو وڵاتە دادەنرێت و یەکەمین سەرۆکی ئەمریکایە و وێنەکەی لەسەر دراوی یەک دۆلاری بوونی هەیە. تۆماس جیفرسۆن سێم سەرۆکی ئەمریکایە و بە یەکێک لە گەورەترین عەقڵە ڕۆشنگەرەکانی ئەو وڵاتە لە قەڵەم دەدرێت و لە سەردەمی ئەودا جوگرافیای ئەمریکا دوو هێندە زیادی کرد. وەک وەفایەک بۆ دەستکەوتەکانی وێنەکەی لەسەر 2 دۆلاری بوونی هەیە. ئەبراهام لینکۆڵن 16هەمین سەرۆکی ئەمریکایە. وڵاتەکەی لە پارچە پارچە بوون ڕزگار کرد و کۆتایی بە سەردەمی کۆیلایەتی هێنا. هەر بۆیە وێنەکەی لەسەر 5 دۆلاری پارێزراوە وەک ڕەمزێکی نیشتیمانی. ئەلێکساندەر هامیلتۆن لە حکوومەتەکەی جۆرج واشنتن وەزیری دارایی بووە و بارودۆخی دارایی وڵاتی بەرەو پێش بردووە.
یەکەم کەس بوو کە بانکی لە ئەمریکا دامەزراندووە دەستکەوتەکانی بۆ گەلەکەی وای کردووە وێنەی لاسەر دراوی $10 دابنێن. ئەندرۆ جاکسۆن حوتەن سەرۆکی ئەمریکایە و کەسایەتێکی سەربازی و هاندەرێکی باش بووە بۆ پێشخستنی وڵاتەکەی. چەندین جار لە ڕوبەڕووبوونەوەی دوژمنەکانیدا و لە جەنگە سەختەکاندا سەرکەوتنی بەدەست هێناوە و بە تایبەت ئەو شەڕانەی کە لەگەڵ بەریتانیا ڕوویان داوە دادپەروەری کۆمەڵایەتی لە ئەمریکا چەسپاند. هەر بۆیە وێنەکەی لەسەر $20 دەبینین. یولیسیس گرانت 18هەمین سەرۆکی ئەمریکا بوو. ئەمریکیەکان بە پاڵەوانێکی نەتەوەی ناوی دەبن. ڕۆڵی گەورەی هەبوو لە کۆتایی هێنانی شەڕی ناوخۆی وڵاتەکەی کە بەهۆی ئەو شەڕەوە ئەمریکا لە لێواری دابەشبووندا بوو. هەر بۆیە وێنەکەی لەسەر $50 تا ئێستا پارێزراوە. بنجامین فرانکلین یەکێک بوو لە ڕۆشنبیرە بەناوبانگەکانی ئەمریکا. کتێبخانەی هاوبەشی لە ئەمریکا دامەزراند و باشداری لە چەندین داهێنان و دۆزینەوەدا کردووە. زانایەکی گەردوونزانی و فیزیایی بووە. بۆیەجیەکەی شانازی ئەمریکیەکانە و وێنەکەی لەسەر $100 پارێزراوە تا ئەمڕۆ. ئایزان دووبارە سڵاوتان لێبێت. تەوەری دووهەمی بەرنامەکەمان قسەکردن لەسەر دروستکردنی ئەلۆیەکی نوێیە لە شاری سلێمانی و هەروەها ئەو گرفتە یاسایانەی بۆ هاتووەتە پێش وەروەها ئەو گرفتانە و ئەو ڕەخنانەی کە ئەلوە کۆنەکان لە دروستکردنی ئەم ئەلۆ نوێ هەیەە. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتەش میوانداری زۆر بەڕێز کاک ڕەمەزان نامیق ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانیمان کردو ڕاستەوخۆ لێرە لە ستۆدیۆ لەگەڵمان. کاک ڕەمەزان خێر بێن. لە شاری سلێمانی لە نزیک ئەلوەی با بڵێن ئێستەی شاری سلێمانی ئەلوەیەکی تر دروستەکرێ کە گوایە پێشتر بە مۆڵەتەکەی بۆ شوێنی ساتکەرەوە و وەروە هەڵگرتنی مەوادی سەوزۆمیوە بووە. گرفت دروست بووە لە نێوان سندیکا و نوێنەرانی ئەلوەی سلێمانی ئێستا وەروە ئەم ئەلوە نوێش کە دروستەکرێ. ئەگەر بۆمان باسکەیت ئەم گرفتە لەکوێوە سەرچاوی گرتووە بابەتەکە چۆنە ڕوونکردنەوەمان بۆ بێ لەسەر دروستکردنی ئەم ئەلوە نوێ. دەستان خۆش بێت بەنای خۆی گەورە میهرەبان. سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. وەڵام من ئەمەوێت سەرەتا تێبینیەک بڵێم بەداخەوە ئەو پرۆژە وەبەرهێنان و بازرگانیانەی کە لە شاری سلێمانی کە دروست دەکرێت کاتێک کە مۆڵەتەکەی وەرەگرن لە دەستەی وەبەرهێنان یاخود لە دەروی شاری سلێمانی ئەوەندە بەغامزی و بەگومانیەوە مۆڵەتەکە ئەهێنەوە دەسەکەن بەکارکردن لایەنە پەیوەندیدارەکان چ لایەنی چاودێری چ لا فەرمانەکانی تر هەر فریای ئەوە ئەکەوین ئەم ڕاستکردنەوەانە بکەین بە دوای گومانەوەکان و ئەو غامزیا بین. ئەمە وای کردووە کە شاری سلێمانی هەم لە ڕووی پرۆژەوە پێش نەکەوێت هەم لە ڕووی سیما و شارستانیێتەوە وەکو پێویست تەشەنەی نەکرۆ پێش نەکەوتووە. یەکێکیش لەو پرۆژانەی ئەمەتانێ کە ئێستا کێشە و گرفتێکی دروست کردووە ئەو وەبەرهێنەی کە ئەم پرۆژەی کردووە ئەوێت تەلاعوب بە ئەو مۆڵەتەوە وەربگرێ بکات کە لە حکوومەتی وەرگرتووە. بیریشمان نەچێت وەکو گلەیەک بۆ پرۆژەوە بەرهێنەکانی شاری سلێمانی کە هەیە بەشێکیان لە ڕێی علاقاتی شخصیەوە وەرەگیرن. یعنی چەندین پرۆژەمان هەیە لەلایەن فەرمانگەکانی سنووری پارێزگای سلێمانیەوە ڕەفز کراوە چکە یا پێویستمان بۆ پرۆژەیەنێ یان پرۆژێکی گونجاوی وەبەرهێنان نییە کە خەڵکی ئیسفادەی لێ بکات. بەڵام پاش فترێکی کەم سەیرەکەیت دەچێت لە وەزارەتەوە لەلایەن خودی سەرۆکی حکوومەتەوە لەلایەنە پەیوەندیدارەکانی دەستەی باڵاوە مۆڵەتەکەی هێنێ و ئەیداتەوە دەستی فەرمانگە حکومیەکان و ناچاریانەکات کە بیکەنە پرۆژەیەکی واقع و ئیشی لەسەر. ئەمە لە شاری سلێمانی زۆرمان هەیە نمونەی زۆرمان هەیە لەم بابەتە باسی ئەو پرۆژانش نەکەین تر کە چەندێکی بە زیادە ڕەوی دروستکراوە و تایسە چۆن ئیشی لێکرێت. با بێنە سەر ئەم پرۆژەیە. ئەم پرۆژەیە ناوی کۆمەلگای گەنجینەی ئاسایی و سالکەرەوەی سەوزۆ میوەیە لە هوانە. ئەم پرۆژەیە من ئەمەوێت مقدیمەیەکی پێ بڵم بۆیە لەم پرۆژەکان هەمویان لە سەرتاوە ئەساسێکیان هەیە کە بە گوماناویەوە هاتوون ئەوش ئەوەتانێ کۆمپانیایەک پێشەوەی ئەم کۆمپانیان پرۆژەیە وەربگرێت کۆمپانیایەک پرۆژەیەکی بە هەمان شێوە تەقدیم کردووە داوای لەوە بەرهێنان و لە شارەوانی کردووە
پێی ڕاگەیاندووە وتێتی من پرۆژەیەکی وەبەرهێنان دروستەکەم کە کۆمەڵێک گەنجینە و بەڕاد و ساردکردەوە لە خۆی دەگرێت لەسەر ئەم پارچە زەوەیە کە ئێستا کراوە. شارەوانی بە نووسرای فەرمی وەڵامی داوەتەوە وتێتی ئەو پارچە زەوەی کە جەنابتان باسیەکەن یەکەم بە پێی ماستەر پلانەکە ئەو شوێنە زەوی وەبەرهێنان نیە، یعنی بۆ وەبەرهێنان ناگونجێت شوێنەکەی دوو زەویەکەی بەڵێ دوو ئەو زەویە بەشێکی بەر محەڕەماتی شەقامی سەرەکی سلێمانی هەڵەبجەکەوێت. یعنی ئەمە بە فەرمی وەڵامیان داوەتەوە. بەڵام گومانەکە لەوەدایە هۆکارەکەی ئەوەتانی بۆ دوای مانگێک ئەم کۆمپانیا چێت هەمان پرۆژە تەقدیمەکات باشە هەمان فکرڵێت لەسەر هەمان پارچە زەوی یەکسەر مۆڵەتی ئەدەنێ. مۆڵەتەکەی مۆڵەتەکەی لەوە بەرهێنانەوە نەخێر مۆڵەتەکەی فەرمانگە پەیوەندیدارەکان لێرە هەر شارەوانی کە کۆمپانیەکەمی ڕەفز کردو بۆ کۆمپانیای دووەم زەویەکەی پێداوە. زۆر باشەکە ڕەمەزان ئەگەر ئەم ئەلوەیە بکرێتەوە کە باز لەوە دەکرێت ساردکەرەوەیە ئایا ئەمە سوودی بۆ ئەلوە کۆنەکەش نابێت بۆ ئەمان ناڕازین کە ئەم ئەلوەیە بکرێتەوە؟ بڵێ بە دڵنیاییەوە ئەم بەڕادە ئەم گەنجینانە کە دروستەکرێت طبعاً پرۆپۆزەلێکی هەیە بە پێی جەدوای اقتصادیەکەی بۆ بەڕاد و بۆ گەنجینەیە واتە ئەو خۆراکانەی ئەو چۆنەڵێ ئەو موادانەی کە لە ناو ئەلوەکەی لە تەنیشتەوە پێویستی بە هەڵگرتنەیە پێویستی بە مدەیەک زیاتر هەیە وەکو هاوکارێک ئەمە لێرەدا دروست کراوە بە ناوی گەنجینەوە. بەڵام کاتێک کە وەبەرهێنێک دێت مۆڵەتەکە وەرەگرێت تەلاعوبێکی پێوە ئەکات ئەچێت لە نیوەی پرۆژەکەیە جەدوای پرۆژەکە گۆڕێت جەدوای اقتصادیەکەی گۆڕێت کۆمەڵک کەس ئەهێنێتە ناو پرۆژەکەەوە فریویانەدات بە عقدێکی بێبنەمایی کە هیچ ڕێسا و ڕێنمایەکی تێدا نییە ئەمە جێگەی گومانەکەی زەرە لە کاسبکارەکانی ئەلوەی سەرۆشەدات ئەگینا لایەنە پەیوەندیدارەکان چی سلێمانی پێویستیان بەوە هەیە ئەفو یعنی لە جاتی ئەلوەیەک 4 ئەلوەشە بێت 5 ئەلوەشە بێت ئەو کاتە هەلی کار زیاتر دەبێت ئەو کاتە بەروبوومەکان زیاتر بەتایبەتی بەروبوومە خۆماڵەکان ئەتوانێت زیاتر ئیسفادەی لێ بکرێت ساغ بکرێتەوە یعنی کاری گەورەتر بکرێت. بەڵام کێشە سەرەکیەکەمان لەوەدایە یەکەم ئەمە بۆ ئەلوە نەبوو دووەم هیچ بە پێی سیستەمەکەی بە پێی تیۆڕەکەی بە پێی ئەجێنداکەی بە پێی ڕووبەرە و مەساحەکەی بە پێی واقع حال و شوێنەکەشی بۆ ئەلوە ناگونجێت و کێشەکەی دروست زۆر باش ئێوە بۆ گومانتان هەیە کە ئەلوە بێت پامنێری پام لە راپۆرتێکدا پەیوەندی بە بەرپرسیەکەەوە کرد سێ جارەڵێ ئەمە ئەلوە نییە دڵنیاییتان ئەمە کە ئەمە ئەلوە نییە بۆ دڵنیایی من حەزەکەم پێم خۆشە پرسیارەکەن لەبەر ئەوەی ئێمە هەر لە سەرتاوە کە کاسبکارانی ئەلوەکان داواکاری و ناڕزایان گەیاندە ئەنجومەنی پارێزگا وەکو ئێمە وەکو لیژنەی پلان و پرۆژەکان کە بەندە سەرۆکی لیژنەکەم هەر لە یەکەم کێلەی شۆفڵەکە کەیان دایانە لە پرۆژەکە ئێمە ڕۆشتنە سەردانی پرۆژەکەمان کردووە دەستخۆشیشمان لێ کرد وتمانە پرۆژەیەکی گرنگی بەم شێوەیە کە شاری سلێمانی پێویستی پێ هەیە دروستیەکەن ئێمەش دەستخۆشیتان لێکەین و هاوکاریتانەکەین. بەڵام کاتێک کە بانگی سەرپەرشتیاری ئەندازیاری پرۆژەکەمان کردووە هاتووتە ناو لیژنەکەمان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە ئامادەبوونی بەشێکی زۆری ئەندامانی لیژنەکەمان کە زیاتر لە 6 ئەندام بووە لەوێ پێی ڕاگەیاندوین وتێتی من یەکەم ئەمە بۆ ئەلوە دروستیەکەم هەر بەدەمی خۆی وتێتی کاکە ئێمە بۆ ئەلوە دروستیەکەین ئەگەر بۆ ئەلوە نەبێت ئامادە نین ئەو هەموو مەبلەغە پارە بکەینە ناو پرۆژەیەکی ئابەم شێوەیە دوو هەموو گەنجینەکانیشمان فرۆشتووە بەو کەسانشمان فرۆشتووە کە ئەزمونیان هەیە خاوەنی قاتعن لە ئەلوەکەی سەرەوە یعنی ئەمە قسەی خۆیانە 2 سەعات لە ناو کۆبوونەوەی لیژنەکەی ئێمەدا بووە زیاتر لە سعاتێکی کێشەمان لەگەڵ ئەلوا بووە کە لە ڕووی ڕێزمانیەوە بەرامبەر بۆی کە ئەو ئاماژەی بۆ کرد کە ئەمە لە دوای ئەوەی کە ئێمە دڵنیا بووینەوە ئەمە دەیکەنە ئەلوە ئایانەوێت جەدوای اقتصادیەکەی بگۆڕن ئاڵوگۆڕی پرۆژەکە بکەنەوە لە پرۆژەیەکەوە بۆ پرۆژەیەکی تر ئێمە هاتین بۆ دڵنیابوونەوە سەرەتا داوامان لەلایەنە پەیوەندیدارەکان کردووە بزانین فعلەن ئەمە مۆڵەتیان کە پێداوە بۆ ئەلوە پێیانداوە خۆت بۆ شتێکی تر پێیانداوە چونکە ئێمە بمانەوێت هەر ڕێکارێکی یاسایی هەر ئیجرعاتێک بکەین پێویستمان بە بەڵگە هەیە پێویستمان بەلایانی فەرمی هەیە وەڵاممان بدەنەوە کۆمەڵک ئیجرعاتمان گرتە بەر کشتتوکاڵ بەڕۆبراتی گشتی کشتتوکاڵی سلێمانی لەم بینەدا کە کۆڵەکەی سەرێکی بۆ دروستکردنی ئەلوە یەکەم پرسیان پێ نەکردووە دووەم کە وەڵامی ئێمەی داوەتەوە وتێتی ئەم شوێنەیە یەکەم بۆ ئەلوە نابێت بۆ چونکە یاسا و ڕێسای خۆی هەیە مەرجی تایبەتی هەیە ئەلوە شوێنی تایبەتی دەبێت بۆ دروست بکرێت دەبێت لێکۆڵین و لێ بکرێت لە چی شوێنێکە پێویستە بۆ جوتیار کە ئەلوە دروست بکرێت دوو هیچ پرسیەک بە بەڕۆبەتی گشتی کشتتوکاڵی سلێمانی نەکراوە کە وەکو وتم کۆڵەکەی سەرەکی لەم بابەتەیە دوو لایەنێکی ترکە ئێمە پرسمان پێ کردووە بەڕۆبەتی گشتی وەبەرهێنانی سلێمانی بە نووسرای فەرمی وەڵامی داوینێتەوە وتێتی ئەم پرۆژەیە بۆ ئەلوە نابێت ئێمە مۆڵەتی ئەلوەمان پێ نەداوە سێ سەرۆکاتی شارەوانی سلێمانی ئەڵێ ئێمە ئەم زەویمان تەخت دابین کردووە بۆ ئەم پرۆژەیە بە ناوی گەنجینەی ئاسایی و ساردکەروی سەوزە و میوە داوامانە پێی بە ناوی ئەلوە نەمانداوە پێ یعنی ئەمە سەرجەم لایەنە پەیوەندیدارەکانن پشگیری ئێمەکەن و دژی ئەم پرۆژێن کە بکرێت بۆ ئەلوە لە دوای ئەوەی ئێمە ئەم هەوڵەمان دەست پێ کرد لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاومان کردەوە
کە ئەم پرۆژەیە نابێت هیچ کەسێک هیچ گرێبەستێک لەگەڵ ئەم کۆمپانیایە بکات بە ناوی ئەلوەوە بەڵکو ئەبێت وەکو پرۆژەکە و خۆی وەکو گەنجی نەبێت وەکو بەڕات بێت بکرێت دوای ئەو کۆمپانیا هاتنە سەر خەت تەکلیفیان لێکردین کە جارێکی کە لەگەڵ ئێمەدا دانیشن ڕوونکردنەوەی زیاترمان بنێ بەڵام بەداخەوە کە جاری دوم هاتن لەگەڵ ئێمەدا دانیشتن ئێمە هەر مناقەشەی کۆبوونەوە یەکەممان لەگەڵاکردن تووشی شۆک بووین هەر ئەو کەسەی کە قسەی یەکەم جاری کرد لە کۆبوونەوە یەکەم لە قسەی یعنی لە کۆبوونەوەی دووەمە قسەکانی پێچەوانە کردەوە یعنی زۆر بە سەراحەوتی کاکە ئێمە نەمانوتەوە بۆ ئالوۆیە و هیچ گەنجینەیەکشمان نەفرۆشتووە لە کاتێکدا ئێمە بەشداربووەکان خۆیان گرێبەستەکەیان بۆ نردوین گرێبەستەکە هەر نزیکی 46 گەنجینەوە بەڕادی تایە هەریکێکیان بە $5 ملیۆن فرۆشراوە ئەگەر بە زمانی نەکەی خۆمان سادەکەینەوە بە $50 دفتەر فرۆشراوە هەر دانەیەک لە ئەوانە بە $50 دفتەر بەس یەک گەنجینە بڵێ یەک گەنجینەی پێما بێت دە بە هەژدەیە شتێکی بەو شێوەیە 46 دانەی لەم شێوەی تایە یعنی بەس بە فرۆشتنی ئەم بەڕاد و ئەم گەنجینانە تقریبا نیوەی مایەی پرۆژەکەی بۆ دەرچوتەوە تر جگەلەوەی کە مارکێتی تایە ڕەنگە وتێلی تیا بێت ئەنواع بازاری تایە کۆمەڵک دوکانی بچووکتری تایە ئەمانە هەموو گرفتەکان ئالەمەدایە ئێمە بڕیارمان داوە لە هەفتەی داهاتوودا ڕەنگە ئیجراعاتی پێویست بگرینە بەر داوا لە دەستەی وەبەرهێنانەکەین بێنە سەر خەت بۆم بابەتە ڕەنگە ئێمە ڕوبەڕووی دادگایان بکەینەوە بچینە داواکاری گشتی هەمومان بێنە سەر خەت ئەم بابەتە ئێمە ڕقمان لە پرۆژەکە نییە داوامان کردووە لە پرۆژەکە وەکو خۆی دروست بکرێت بەڵام ئەبێت لە کاتی دروستکردنی پرۆژەکەدا کە من وەکو خۆم داوام لێکردن یاخۆت ئەبێت تەعهودی یان بڵێن نامەیەک بدەن بە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بڵێن ئەوە ئێمە کە پەشیمان بوونەوە لە قسەکەی خوان بۆ ئیجاریکە قسە نەگۆڕن یەک تەعهود بڵێن نامەیەک بن بە ئەنجومەنی پارێزگا بڵێن ئەم پرۆژەیە کە ئێمە دروستیەکەین بەڵێن دەدەین کە بۆ ئەلوە نەبێت ئەمە یەک دوو ئەمەش ناکەن لەسەر وەرەقەیەکی A4 کە لۆگۆی کۆمپانیاکەتانی پێوە بێت نووسرای بکەن بۆ ئەنجومەنی پارێزگا ڕوونکردنەوەیەکمان بنێ داوامان لێ بکەن بڵێن کاکە گیان ئەوە ئێمە بەڵێنتان پێ دەین کە ئەم پرۆژەیە بۆ ئەلوە نابێت و ئەو مۆڵەتەی کە وەرمان گرتووە بە ناوی گەنجینەوە بەڕادەوە هەر ئەوە بێت بە هەماشەوە ئێمە هیچ کێشەیەکمانی و ئیشکالێکمان نییە بەڵام ئامادەش نەبوون ئەم کارە لەگەڵ ئێمەدا بکەن کە بچووکترین کارە بۆیە ئێمە یەکەم خەمی گۆڕینی پرۆژەکەمانە دووەم خەمی هەرچەند ڕەنگە ئەمەکەی تریان عیلاقاتی شخصی بێ پەیوەندی بە ئێوەمە نەبێت ئەو هەموو گرێبەستە نافڕمیەیە کە ڕەنگە لە داهاتوودا کێشەی شخصی یاخود با بڵێن کێشی کۆمەڵایەتی بۆ لایەنە پەیوەندیدارەکان گرێبەستیان کردووە دروستگە هەیە بڵێن کاسبکارانی ئەلوەی ئێستا لە ئەلوەکەی کتر کە لە بەشی سەرەوەیەتی بە چوو بن مەقطعیان کڕی بێ بە گرێبەستیان کردبێ بە نیەتی ئەلوە نەک ساردکەرەوە و گەنجینەی ساردکەرەوە تا بە نرخی ئەلوە کڕیوانە بڵێ خۆشی لەما فێڵیان کردووە یعنی کە گرێبەستەکان کردۆ من گرێبەستەکەم بینیوە بەدەم بە کابرای وتیانە کاکە ئێمە بە ئەلوە پێتەفرۆشین بەڵام لە گرێبەستەکە بە ناوی گەنجینەوە بڕادەوەی من یەکێک لە بەشداربووەکان کە خودی خۆی تەلەفۆنی بۆ کردووم وتوێتی ئێمە چەند عایلەیەکین هەموو مڵک و ماڵمان خستۆتە ناو ئەم پرۆژەیەوە بۆ ئەلوە کڕیمانە کە لە داهاتوودا کاسبی پێوە بکەین یعنی چی ئێستا ئێوە ئەڵێن بەڕادە لەبەرەوە کێشەکە دروستەکات ئێمە بەڵگەمان لایە کاکە خۆیان بەدەمی خۆیان لە بەردەم ئەندامانی ئەنجومەنی پارێزگا کە ئەندامی ئەنجومەن بەلایەنکەوە نوێنەری نزیکی 30,000 دەنگدەر یعنی وەکو شاهدی وەکەوانە وە شتێک نییەک بیر بچێتەوە لە ناو دەفتەری یاداشتەکانمانە ئەمە هەموو لە حەزەتەکانە ئەممان نووسیوە خۆیان بەدەمی خۆیان هاوەریان کردوتیانە بەمەیە یعنی هەموو قاتعانە فرۆشراوە کابرا $50 دەدات بە ناوی ئەلووە کڕێتی بۆ ئەوی کاسپێکی پێ بکات بەم شێوەیە یەکێک لە هەدەفی گۆڕینەکانیشان ئەوەتانێ کە گەنجینەکان ڕەنگە ئەگەر کڕین و فرۆشتنی پێ بکەن سعرێکی کەم بکات بەڵام وەکو ئەوە نییە کە ئەم بیکات بە بەڕاد و بە ناوی ئەلووە بیفرۆشێت بیکات بە قاتع و مەبلەغە پارەیەکی خەیاڵی دەستکەوێت بێگومان هەر هەوڵی شتێکی لەو شێوەیەدا ئەگەر بە نائاساییش بێت زۆر باشە کاک ڕەمەزان تۆ باست لەوە کرد کە هەموو لایەنە پەیوەندیدارەکان ئاگاداری ئەم کردنەوەی ئەم پرۆژەیەنین کەواتە ئەم کۆمپانیایە ئەم بڕیارە یاخود ئەم بەڵێنەی لە کێو وەرگرتووە کە ئەتوانێت ئەم پرۆژەیە بکاتەوە بەداخەوە خۆی کێشەکە لەمەدایە یعنی یەکێک لە ئیشکالە سەرەکانی سنووری پارێزگای سلێمانی بە تایبەتی و هەموو هەرێمی کوردستان بەگشتی پەرلەمانی کوردستان لەم بابەتەدا لاوازە ئێمە یاسایەکمان هەیە یاسای وەبەرهێنانی پێڵێن ئەم یاسایە زۆر کرچ و کاڵە پێویستی بە ئەوە هەیە کە ئەجێنداکەی ڕۆژۆتە ناو پەرلەمانەوە ویستیان هەمواری بکەنەوە هەرچەند ئێمە داوامان کردووە کە ئێمەش وەکو ئەنجومەنی پارێزگا نوێنەرمان بەشدار بێت لەوێ ئەم وەبەرهێنانە هیچ پرۆژەیەکی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان ئێمە باسی سلێمانی خۆمان بکەین حەقی شوێنەکانی کەمانی لە سنووری پارێزگای سلێمانی سەدان پرۆژەی وەبەرهێنانمانەیە هیچ چاودێرێکی بەسەرەوە نییە ینی پرۆژەکان وەکو این وتی لە جاتی چیمەنتۆ ئەگەر قڕش بەکاربێنن هیچ فەرمانگەیەکی حکمی ناتوانێت دەسەڵاتی تێدا نییە چاودێری بکات هیچ یاسایەک بەپێ یاسا هیچ چۆنەڵێ
کەم تەرخەمێک دیاری نەکراوە، هیچ سزایەک دیاری نەکراوە، هیچ دەستخۆشیەک بۆ بەرهێنەکان دیاری نەکراوە. لەبەرەوە وەبەرهێن کاتێک کە ئەوێت پرۆژەیەک بگۆڕێت بێگومان یەکەم پشتێکی هەیە، دووهەم پاڵپشت بە ئەو یاسایە هەیە کە یاسایەکی لاوازە ئەگەر بچێتە محکەمەشەوە ڕەنگە چۆنەڵێ ئەوەندە شتەکان توود نەبێت لەسەری کە هینی کات. پرۆژەکەی بەم شێوەیە ئەچێت وەکوتم یەکەم پرۆژەکەی خۆی تەواوکات بۆ علوە بێت بۆ بەڕاد بێت ئەرکێتی ئەو دەرخستەی لە بەردەسایەتی ئەو نەخشەی لە بەردەسایەتی وەکو خۆی دروستی بکات. ئەم هەوڵی کە ئەمداوێتی لەم سەرەتایە بۆ ئەوەیە کە کۆمەڵێک کەس ڕاکێشێ بۆ خۆی بۆ پرۆژەکەی خۆی وەکو ناوی علوە بێت. وەکو وتم هەتاوکو ئێستا هیچ ڕێگریەک نەبووە، هیچ لایەنێکی پەیوەندیدار بە فەرمی نەهاتۆتە سەرخەت و ئەم ئاماژانەش بۆ ئەوەیە زۆر یعنی ئەگەر ئاوا بچێت بە دڵنیاییەوە ئەم پرۆژە ئەتوانێت ئاڵوگۆڕی پێ بکات ئەجەنداکەشی بگۆڕێت هیچ کەسێکیش ناتوانێت قسەی تێدا بکات چونکە پێشتر پرۆژەی ترمان بینیوە پرۆژە بە تایبەتی علوە کۆنەکەی شاری سلێمانی کە ئێمە هاتینەتە سەرخەت ئەم پرۆژەیە مساتەحەیە بۆ 25 ساڵ پێدراوە یعنی مساتەحەکە 5 ساڵی ڕۆشتووە حکومەت هاتوۆتە سەرخەت تەملیکی بکات لەسەر وەبەرهێنەرەکە ئێمە هاتینە سەرخەت بردمانە ناو ئەجەندای کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە ئەمەمان ڕەڤز کردووە وتمان نابێت ئەم علوەیە تاپۆ بکرێت لەسەر شخصێک فعلا داواکاری گشتی هاتنە سەرخەت هەمومان پێکەوە داوامان لە حکومەت کرد حکومەت کابینی ڕابردوو داوتی هاتە سەر قسەی ڕێی ئێمە بە پێی بەڵگەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە پێی بەڵگەکانی داواکاری گشتی کە نایاسای نابێت تاپۆ تەملیک بکرێت کە تەملیکرا ئەمساڵ بە خشکەی لەم کابینەی ترا کە ئێمە ئاگامان لێ نییە تاپۆکەی هێناوەتەوە خسێتە سەر بەردەمی لایەنە پەیوەندیدارەکان کەواتە کاک ڕەمەزانیانی کۆمپانیایەک چوو بێ عەرزێکی وەرگرت بێ بۆ گەنجینە لە کاتێکە عەرزەکە لە شارەوانی هی گەنجینە نیە و پێی درابێ مۆڵەتەکەی لە ئەنجومەنی پارێزگا پێی نەدرابێ چوو بێ لە شوێنێکی تر هێنابێتیەوە ئێستا پرۆژەکەی بە ناوی گەنجینەوە کردبێ و ینی هیچ باک هیچ تەبیعیشە بیگۆڕێ بە علوە یعنی پرسیارە جەوهەریەکە ئەمەیە لە پارێزگای سلێمانی قانون مەحەلی عێرابی چییە یعنی وەزارەتی شارەوانی یعنی ڕۆڵی خودی پارێزگار لایەنە پەیوەندیدارەکان دەستگا ئەمنیەکان یعنی هەر کەسێک بێوێت تۆزێک پارێ هەبێت توانێت مەسەلەن کە دیارن وە بەرهێنانەکە کی لە پشتە ینی تۆزێک بابەتەکە زۆر وازەحە دەستێک هەیە بۆی ئەم علوەیە بچوو کاتەوە لێرە علوەیەکی تر بە بەڵگەی و بە عەرزێکی تر و بە کۆمەڵێک بابەتی تر و بەداخیشەوە بێت جەماعەتی علوە گلەی لە خۆیان خۆیان چون پاریانیاوە بە کابرا و لە خوارە علوەی کەتریان پێکەف کردووە یەک سەلاحەتەیە کاکشوانە من ئەمێ بیڵە بە تایبەتی شاری سلێمانی ئەم شارە وردە وردە خەریکە کەرتی حکومی هەیمەنەی نامێنێت کەرتی تایبەت دەسەڵاتی گرتووەتە دەست چۆن لە هەیمەنەیەکی گرتووە دەست بەسەر کەرتی حکومیە هیچ قرارێک لە حکومەتەوە بەداخەوە کە ئێڵێم هیچ دەسەڵاتێک نییە تۆ وەرە سەیری ئەم شارە کە پارێزگای سلێمانی زیاتر لە 2 ملیۆن نفوسی تێدایە بەم 2 ملیۆنەوە کۆبنەوە ناتوان 1 دینار سەرف بکەن بۆ پرۆژەیەک بۆ شاری سلێمانی هیچ دەسەڵاتێکیان نییە یعنی ئەم وەبەرهێنە ئەم پرۆژەی کردووە 100 جار نوعی پرۆژەکەش بگۆڕێت هیچ فەرمانگەیەکی حکومی لەم سنوورەدا توانای ئیجرائاتکردنی نییە پرۆژەی لێوەربگرێتەوە بۆ هەموو دەسەڵاتەکان لەلایەن خودی سەرۆکی حکوومەتەوە قۆرخ کراوە وردە وردە دەسەڵاتەکان ئەگوازنەوە بەرچەوە لە جاتیەوەی دەسەڵاتەکان شۆڕ بکرێتەوە بە خوارەوە بدرێت بە پارێزگارەکان لە پارێزگارەکانەوە بدرێت بە بەڕۆبەرەکان و بە قایمقامەکان و پاشان بۆ مدیر ناحیەکان بەعکسەوە بە پێچوانەوە وای لێ هاتووە من نمونێکی بەسیتێنمەوە ئەگەر یەکێک بێوێت بیرێکی حکمی لێ بدات دەبێت هەموو ڕێکارەکان بگرێت تەنانەت نەک پارێزگار وەزیرەکەش ناتوانێت موافقەتی بداتێ ئیلا ئەبێت خودی سەرۆکی حکومەت مۆڵەت بدات یەکێک بێت بەنزیخانە دروستکات هیچ کەسێکی ئەم شاری سلێمانیە بە پارێزگارەکەشەوە بە تەحداوە ناتوان مۆڵەتێ بدەنە بەنزیخانەیەک وەزیرەکەش ناتوانێت وەزیری سامانە سوورجەکانیش ناتوانێت تەنانەت هیچ وەزیرێکیش ناتوانێت خودی سەرۆکی حکومەت ئەم دەسەڵاتانی گواستوتەوە بۆ خۆی وردە وردە هەموو دەسەڵاتەکانی بردوتە سەرەوە ئەم کەسانەشی کە ئەم پرۆژە گەورانە ئەەکەن بەڕاستی بە حکمیەوەی پاریان پێ کۆمەڵک پاریان پێ مەناعەتیان نییە یعنی کەسێک بتوانێت پرۆژێک ئاڵوگۆڕ پێ بکات کەسێک بتوانێت ڕادەگرم بوو ئەمێ تێبگەم وەکی دەسەڵاتەکە لای سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە بۆ هەولێریش و بۆ دهۆکیش بۆ سلێمانیش و بۆ هەڵەبجەش کە هەڵەبجە پێما بێشتا ئەنجومەنەکەی دەست بەکار نەبووە یەک شتە بەڵام بۆچی سلێمانی بەم شێوەیە وەبەرهێنەرەکانی کۆمپانیا کەرتە تایبەتەکانی شخصیانە و وا بڵێن کۆمپانیایانە بیرەکەنەوە لە کاتێکا لە هەولێری ڕەنگە ئەنجومەنی پارێزگای هەولێر هەمان دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەبێ نامانوێ مقارنە بکەین بەڵام ئەم گرفتانە هەر لە سلێمانی بەم شێوە خراپە هەن وەڵی دڵنیام یعنی ئەگەر بە دوواداچوونیش بکرێت ڕەنگە لە پارێزگای سلێمانیش بە هەمان شێوە بێت چکە وەکوتم دەسەڵاتەکە ئەگەر کەسێک لە دوورە دەستی ئەم دەسەڵاتەوە بتوانێت
یعنی ئەوەندە دەسەڵاتی بێ پرۆژە بێنێتەوە ئەو کەسانی لە بندەسی حکوومەتان ئایا ناتوانن پرۆژانە بکەن بە دڵنیایی و ئەتوانن یعنی من ئەگەر ئێستا بە چەند سعاتێک باسی پرۆژەکانی شاری سلێمانی بۆکەم یعنی خەڵک تووشی سەرسوڕبانە بێت ئەم هەموو پرۆژەیە لەکوێ کراوە تۆ تەسەوڕێکی ئاخرم بۆ یاڵم خودی حکوومەت با بڵێن خۆی ئینە وەبەرهێنمان هەیە پرۆژەی تەقدیم کردووە داوێتیە دەستەی وەبەرهێنان پرۆژەکە وتیانە کاکەمە بۆ وەربەهێنان نابێت بیبەرەوە هاتووە هێناوێتەوە پرۆژەکەی گۆڕێ کردوێتی بۆ پرۆژێکی کە هەروتیانە کاکە بۆ وەبەرهێنان نابێت هەروازی نەهێناوە لە خودی ناو حکوومەتەکە هاتوون دانیشتوتیانە کاکە بڕۆم پرۆژەیە دروست بکە هەر ینی خۆیان حکوومەت پێشنیاری کردو بۆی وتێتی بڕۆ ئەم پرۆژەیە دروست بکە ئەم کە پرۆژەکەی هێناوەتەوە وتوانە کاکە بچۆ لە ناوچەی 20 لە شاری سلێمانی پێ بدە باشە کە منتیقەیەکی سناعی و لە نزیکی قڕگە ئەوانەیە کە پرۆژەکەی هێناوەتەوە چووە نایابترین زەویان داوە پێی نزیکی 130 دووەرم زەویان داوە پێی لەسەر ڕێگای تاسڵوجە سلێمانی کە شوێنێکی سەرەکیە مەسە بیکا بەچیە یعنی بیکا بە بەڕات بۆنە بیکات بە گەنجینە یعنی شاری سلێمانی کەی پێویستی بە ئەوەیە تۆ 130 دووەرمی بۆکەی بە گەنجینە پرۆژەمان هەیە دیارەوە برێنەرەکان کێن بەڵێ بە دڵنیایەوە دەستیان لە پشتەوە هەیە کۆمەڵک دەست ڕۆیشتون دەستەکان کێنیانی ناوەکان نەزان بۆتانێ ناوی بەڵێ یعنی ڕەنگە لەبەر بەرنامەکە نتوانین ئەگینا ناوی سییانەکەشتان پێدەین ژمارە مۆبایلیشمان لایە پێتان نەدەین کاکە خۆشتانە ئاسایە یعنی لەناو خەڵکە هەر بڕۆن پرسیار بکەن هەمووی بڵاو بۆتەوە یعنی معقولە ئەم شارە چەندێ پرۆژێتیایە و بەرهێنمان هەیە زیاتر لە 4-5 پرۆژەی وەرگرتووە کاکە ئەخرتووە بە پرۆژێ بە ناوی چین و توێژە وەرگرتووە زیاتر لە 4 پرۆژەی وەرگرتووە بن 1 2 3 4 هەمووی بۆ ژمێر کەواتە ئاوا بەرپرسێکیان لە پشتەوەی وەکو ئەندامانی ئەنجومەنی پارێزگای خود هەر بە عامۆک و پارێزگاتوان چی بکەن بەداخەوە هەتا دەستی حیزب شەیداخان لە ناو حکوومەتا بێت هەتا بەم شێوەیە بێت ئەم عیلاقاتە پەیوەندیە ناتەندروستە لە نێوانیاندا بێت من دڵنیاتەکەمەوە خراپتر ئەبێت چکە بە پێ بێژنیەکانی ئێمە ساڵی ڕابردوو لەم ساڵ باشتر بوو کاکەی سەبڕۆ زەوی نەماوە لە منتیقەی 20 و شاری هەمووی سەیری کە بڕۆ چیلاتەوە بڕۆ سەری دەرەوەی شارکە یعنی نەمان بینیوە پرۆژەیەک بۆ ڕای گشتی بڵاوکەن بڵێن ئەم پرۆژەیەمان ڕەفز کردووە هەرچی پرۆژە تەقدیم کراوە هەر کەسێک پارەی پێ بووە هاتووە پرۆژەی کردووە دیسان ئەم پرۆژانەکە دروستەکرێت تەنها لە مەسلحەتی شەخسیا بێت یا سوودی ئەبێ بۆ بە دڵنیایەوە من پێتەڵێم وەبەرهێن یعنی ئەوەندە چاوکراوەیە یعنی ئەگەر بێوێت شتێک بکڕێت بزانێت دوو بەرامبەر قازانج و خێری لێ ناکات هیچ کاتێک ئامادەنی ئەم پرۆژەیە بکات بە دڵنیایەوە هەمووی خێری خۆی هەیە من بۆ ئەوەی جەناب دەڵێ ئەم دەسانە بۆ لە پشتیانە من نمونەیەکی بەسیتان بۆێنەوە سەردان یەکێک لە بەڕۆبەرە گشتەکانمان کرد ساڵی ڕابردوو هەرچەند خۆشی سەر بەدەسەڵاتە یعنی زۆر بێزار و بێتاقەت بوو باڕاشکاوانە وتی لە بەشەکەی خۆما مەسول بەشێکم گۆڕیوە تاقی بەیانەکەی لە دەوامە دوای نیوەڕۆ لە مەکتەب سیاسی بایان کردم ئیجراتیان لەگەڵا کردوم یعنی بەڕێوەبەرێکی گشتی خۆی بەدەمی خۆی هاوار بکات هیچ شوێنێکی ئەم شاری سلێمانی بەڕاستی نەماوە دەستی حیزبی پێنەگات ئەوە تا بە بەرچاومان و ئەیبینین لاەنە حیزبیەکان بەرپرسە حیزبیەکانی دەسەڵات ئەچەند زیادە ڕێوەکانە ڕوخێن فەرمانگە حکومەکانمان ئیشەکانی حیزبیەکان جێبەجێکەن کەس نازانێت ئیشی کێ بە کێوەیە بەڕاستی ئەم شارە تێک چووە ئەم شارە دڵسۆزێکی نییە چ لە ناو شارەکەی خۆمان چ لە دەرەوەی شارەکەی خۆمان ئەوانەی کە لە حکومەتان ئەوانەی کە لە پەرلەماندان نەیانتوانیوە نمونەیەکی جوانی ئەم شاری سلێمانیە پێشکەشی دەرەوە بکەن پێشکەشی خەڵکەکانیان بکەن ئەوەتانی سەری پرۆژەکانمان کرد لە هەموو شاری سلێمانیا بە ئیدارەی گەرمیان و ڕاپەرین و پارێزگای هەڵەبجەشەوە ئێوە سەیری بکەن چەند پرۆژەیەکێ بە پەنجەی دەسە ژمێریت کە حکومەت جێبەجێ بکات بەشێکیشان هەر بە قەرز دروستەکرێت جگە لە شەقامی سەرەکی شەقامی 100 مەتریەکە بڕۆ سەری پرۆژەکانی ترکە بەڵام ئەنواع پرۆژەی ترمانەیە سەدان پرۆژەی ترمان هەیە هەتا ئێستا مۆڵەتەکەی وەرنەگرتووە لە حکومەت کێشەی لەگەڵ زەویەکەدا هەیە کێشەی لەگەڵ ئەو زەوەی کە هی هاوڵاتیەکە داگیری کردووە کەیسەکەی لە دادگایە چوە پرۆژەکەی تەواو کردو هێشتا مۆڵەتەکەی لە حکومەت نهێناوەتەوە ئەگەر ئەمانە دەستیان لە پشتەوە نەبێت پشتیان قایم نەبێت خەڵک لە پشتیانەوە نەبێت چۆن دەتوانم کارانە بکەن لەبەرەوە من لێرەوە بەلایەنە پەیوەندیدارەکانی ئەڵم بە حیزبی دەسەڵاتی ئەڵم بەڕاستی شار تەواو تێک چووە کۆمەڵک دەڵاڵ کۆمەڵک بازرگان دەستیان گرتووە بەسەر دام و دەستگاکانە بەسەر سەرجەم جونگەکانی فەرمانگەکانی سنووری پارێزگای سلێمانیا بۆ خۆیانیان قۆرخ کردووە ناڵن هاوڵاتی ئاسایی ئیش و کارەکانیان بچێ بەڕێگاوە ئیلا خۆیانن کۆمەڵک دەڵاڵن لە ناو فەرمانگەکان کەسی خۆیانیان داناوە ئیش و کارەکانی خۆیان ڕایەکەن زۆر باشە کاک ڕەمەزان لە ئێستادا لە شاری سلێمانی چەند عەلوە هەیە وەکو عەلوەی ڕسمی کە هەبێت ئێمە یەک عەلوەمان هەیە لە ناوچەی هوانەیە مەفروزە چەند عەلوە هەبێت مەفروزە چەند عەلوە هەیە بە پێی پێداویستی ئەبێت هەبێت چونکە
وەکوتم هەتا ئەلوە زیاتر هەبێت بۆ خەڵکی سلێمانی زۆر باش ئەگەر ئەم ئەلوەیە ئەم پرۆژە نوێیە کە دانراوە بە ناوی سارسکەرەوە ئەگەر لە شوێنێکی ترا دروست بکرێت سود و قازانجی زیاتر بە دڵنیاییەوە بەڵام کە ئەلوە دروستەکرێت مەرجی هەیە مەرجی ڕێنمایی هەیە یاسا و ڕێسای تایبەتی خۆی هەیە بێتی ئۆواری تایب مەرجەکە ئەوەتە بێت لە شوێنی ئەلوێک ئەسڵام ئەلوە کۆنە هەیە بە پێ گرێبەستەکە نابێت بۆ 25 ساڵ ئەلوە لە سنوورەدا دروست بکرێت کە ئێسم لە تەنیشتوێ چەند سەد مەترێک دوورە یەکەم ئەبێت خوێنەوە بە ناوچەکە بکرێت بۆ نمونەم ئەلوێ دروست کراوە بۆ نزیکە لە جوتیارانی قەزای شارەزور و پێنجوێن و هەڵەبجە ئەو ناوە ڕۆچاوی دابشکایی بیزەبت دانەیەک لە تاسوجە دروست کراوە بۆ ئیدارەی گەرمیانە بۆ چەمچەماڵ ئەوهانە تۆ بێ شوێنێکتر بدۆزیتەوە بۆ نزیکی هەواری شار بدۆزیتەوە بۆ منتیقەی شار باژێر بدۆزیتەوە یعنی ئەتوانی لە دەرەوەی شار ئەم ئەلوانە بکەیتەوە کە زۆر قەزا و ناحێمان هەیە هەر ئەلوێتیانە داوایان کرد ئەلوان بۆ بکرێتەوە ناتوان ئەلوە بکەنەوە یعنی مەرج و یاسای خۆی هەیە ئەبێ ڕوبەری ئەرزەکە گونجاو بێت دیزاینی پرۆژەکە گونجاو بێت یعنی کۆمەڵ شتی هەیە ئەم پرۆژەیە ئەگەر بکرێت بە ئەلوە بە دڵنیاییەوە لە سەد دەمەرجی تێدا نییە کە بڵین بۆ ئەلوە گونجاو هەر ئەشکرێ بە دڵنیایەوە ئەگەر بەپی ئاوا بێت دڵنیاتانەکەمەوە ئەگەر ئەم ساڵ نەبێت لە ساڵی داهاتووە ئیفتاحەکەی بە ناوی ئەلوە بکرێتەوە ئەم پرۆژەی کە ئێستا زۆر باشە کاک ڕەمەزان یعنی کاتمان کەمەوە دەمەوێت لەو دەرفەتەی کۆتایی بەڕاستی ئیتر بەشکم لایەنێکی پەیوەندیدار بەرپرسێکی دەسەڵاتداری حیزبی سلێمانی گوێی لێ بێ بم بارودۆخەیە بچێتەوە شاید دەوانەی لە خوارەوە لێژێر دەستی ئەوانە ئەمیشانە دەکەن خۆیان ئاگادار نەبن یعنی سلێمانی بەرەوکوێ ڕوات چی لێت بم حاڵەتێکی ئێستا هەیە پێشبینی ئێوە وەروە بۆ داهاتووی سلێمانی چی لێت واللهی بە پێ و پیشبینیی ئێمە هەمانە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانین شاری سلێمانی ساڵ لە دوای ساڵ لە ڕووی پرۆژەوە بەرەو دواوە بچێت یعنی حکومە دوای لێ هاتووە شاری سلێمانی توانای پینەکردنی چاڵ و چۆڵەکانی سەر ڕێگاوبانەکانیشیان نیە شاری سلێمانی بەرەو وێران بوونەوە بچێت هەر ڕۆژە و تیجارەتێک لە دایکە بێت ئێمە شەزانین ئەو تاجیراتێکە لە دایکە بن بەڕاستی بە شێوەیەکی نۆرماڵ نین یان دڵسۆز نین ئەمانە ڕۆژ لە دوای ڕۆژ دەستیان گرتووە بەسەر سەرجەم زەوێ نایابەکانی شاری سلێمانیدا ئێمە ئەزانین هەمویان لەژێر ناوی کۆمپانیایە سەرجەم ئیش و کارەکانیان قۆرخ کردووە بۆ خۆیان کەم کۆمپانیایەک هەیە کە چۆن نەڵێ هیچ تاجیرێک نییە بەلانی کەمە 4-5 کۆمپانیای نەبێت و 4-5 ئیش و کاری بەدەستەوە نەبێت کەم پرۆژەیەک هەیە بۆ نمونە پرۆژەی نیشتەجێبوون هەیە کەم تاجیرەیە 4-5 پرۆژەی وەرنەگرت بێت کەم تاجیر هەیە دووسێ بانزیخانی بەسەریەکەوە وەرنەگرت بێت یعنی کێشەکەی ئەوەی ئێمە ئەوەتانی ئەم تاجیرانە دڵسۆز نین یەکەم دووەم تێر ناخۆن بە هیچ شتێک ئەگەر کەسێک پرۆژەیەکی کرد بەسێتی بەس ئێستا ئەوەندە پرۆژەی کردووە وەری گرتووە بەرهێنان و قازانجی کردووە ڕەنگە بۆ حەو پشتی بەسی بێت یعنی ئەوەندە وردە خەریکە ڕێگە نادەن لەگەڵ ئەوە سیمای جوان پێشکەشی شار بکەن شارستانەتێکی جوان بکەن خەڵکەکە ئیسیفادە بکات پرۆژەی جوان تەقدیمی شاری سلێمانی بکەن یەکەم ڕێگە نادەن دووەم قۆرخیان کرۆ بۆ خۆیان سێم هەرچی لە بەرژەوەندی و مەسلحەتی خۆیان نەبێت بە دڵنیاییەوە هیچیان بۆ شارە نەکردووە لەبەر ئەوە شار بەرەو وێرانبوو نەچێت شار مەترسی زۆری لەسەرە هیچ فەرمانگەیەکی حکومی توانای ئیجراعاتکردنی وەکو پێویست نییە هیچ فەرمانگەیەکی حکومی دڵسۆزی خۆیان دەرنەبڕیوە یاخود بڵین دژایەتی پرۆژەیەک بکەن ڕێگە لە پرۆژەیەک نەگرن بەپی ئەو تایبەتمەندی خۆیان هەیەە هەر کەسێک لەم کۆمەڵە وەبەرهێنە لەم کۆمەڵە دەڵاڵە چاوچنۆکە کە ئەچن هەر فەرمانگەیەکەوە بەڕاستی ئیشەکانیان ماشیە و زۆر بە ئاسانی ئیشەکانیان جێبەجێ دەکەن بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ڕەمەزان نامی ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی زۆر سپاس بۆ زۆر سپاس بەڵێ ئایزان ئەچینە لای هاوکارمان ئیدریس ئەفوان هاچینە لای هاوکارمان حسێن محەممەد لە هەولێرەوە لەگەڵمان حسێن سڵاوت لێ بێ و زانیاریە وەرشیەکان لای تۆ چین بەڵێ سڵای خی گەورەتان لێبێ ئەوەی تایبەت بێ بە وەرزش دەمێ بە کورتی باس بکەم لە بەرەوەی لە کۆتایی بەرنامەکەین تایبەت بێ بە وەرزش ئەمڕۆ ئەوە ئێستا لە نێو یاریگەیانەی برایەتیم یانەی هەولێر کۆتا مەشق و ڕاهێنانی وەک ئامادەکاری بۆ یاری نەفتی بەسرا ئەنجام دەداتن کەوا بڕیارە یاریەکە سبەی لە کاژمێر دوای نیوەڕۆ لە سەر یاریگای فرانسۆهەیری بەڕێوە بچێتن هەردوویانە ئەمڕۆ دوایین ئامادەکاریان ئەنجام دەن بە تایبەتیانە هەولێر کە دوای دەخولە
یەکتر دەست بە ئامادەکاریەکان دەکاتن هەولێر خاوەنی 19 خاڵە و لە پلەی 11 ڕیزبەندی خولی نایابی عراقا واروایانەی نفتی بەسڕاش خاوەنی 17 خاڵە و لە پلەی 15 خولی نایابی عراقا مێژووی ڕوبەڕووبوونەوەی ئەو دویانێش لە 12 یاری ئەو دویانەی ڕوبەڕوو ئەو یەکتر بوونەتەوە بە یارە فەرمی و نافەرمیەکان تاوەکو ئێستایانی هەولێر نەیتوانیوە سەرکەوتن بەسەر نفتی بەسڕات تۆمار بکاتن لە 6 یاری نفتی بەسڕات سەرکەوتنی تۆمار کردووە لە 6 یاریش یەکسان بوونە ئەو پرسیارە ئاراستەی یاریزانان و ستافی ڕاهێنەرانیان هەولێر دەکرێت ئایا دەتوانن گرێکوێرەی ئەو یانەیە بکەنەوە و سبەی لەسەر یاریگای خۆیان یەکەم سەرکەوتن بەرامبەر ئەو یانە بەدەست بێنن هەروایانەی هەولێر لە 3 یاری ڕابردوو لە خولی نایابی عراق نەیتوانیوە سەرکەوتن بەدەست بێنێ دوو یەکسانی و شکستێکیەیە ئەمەش دەبێتە پرسیارێکی ترکەوە هەولێر دەتوانێت بگەڕێتەوە سەر ڕێچکەی سەرکەوتنەکان ئەمە تایبەت بە ئامادەکاریەکانی یانەی هەولێر بۆ ئەم یاریە و کاتژمێر 11 نیوەڕۆژ یانەی ئاسۆ لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی ستافی ڕاهێنەرانی نوێ بەڕاگەیانەکان دەناسێنێتەوە بەهۆی ئەوە یانەی ئاسۆ لە 5 یاری ڕابردووی لە خولی پلەیەکی کوردستان نەیتوانی هیچ خاڵێک کۆ بکاتەوە تاکەیانەیە لە خولی پلەیەکی کوردستان هیچ خاڵێکی کۆ نەکردەوە بۆیە دەستی کارجێڕیانەکە ناچار بوون بەوەی کەوە ستافی ڕاهێنەران گۆڕانکاری پێ بکەن کە هەریەکە لە ئامانز مەحموود وەک ڕاهێنەر و واکەیفی علی سۆفی بە وەک یاریدەدەری دەستنیشان کراون و لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکە بەڕاگەیانەکان دەناسرێن و دواتریش دەست بە ئامادەکاریەکان هەندەکەن بۆ قۆناغی دۆمی خولی پلەیەک تاوەکو یانەی ئاسۆ کە پێشتر ئامانجیەوە بۆ سەرکەوێ بۆ خولی نایب بەڵام ئێستا ئامانجەکەی دەبێت بگۆڕێ بۆ ئەوەی کەوە دانەبەزێ بۆ خولی پلە دوو ئەوە زانیاریەکان بوو تایبەت بە ئەمڕۆوە یانەکانی هەولێر و پێشمەرگەی سلێمانی لە تۆپی بالا خۆیان بۆ قۆناغی کۆتایی خولی بژاردەی عراق ئامادە دەکەن کەەوە ئەو دویانەیە نوێنەراتی هەرێمی کوردستان دەکەن بۆ ئەوی لە دەڕۆژی تر گەشتی شاری بەسڕاو بکەن و لەوێوە دەست بە یاریەکانیان بکەن و بتوانن ئەنجامێکی باشیان هەبێت و دڵخۆشکەر بێ هەروەکو ساڵی ڕابردووکیانی پێشمەرگەی سلێمانی توانی ببێتە پاڵەوان ئەم ساڵیش هەرگیز نەبێتن بە هەردوویانە ئەنجامێکی باشیان هەبێت و بەرگری لە نازناوەکە بکەن. بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان حسێن محەممەد سپاس بۆ زانیارە وەرزشەکانت. بەڵە بەرەزان پرۆگرامی ئەمڕۆژمان بە کۆتاگەیشتا پرۆگرامێکی دیکە شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ.